بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی هەیوان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست گەیشتینەوە لە ئەڵلقەی ئەمجارێ پرۆگرامی هەیواندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە گرنگی تایبەتی هەیە لە نێو ماڵی هەر یەکێک لە ئێمە و لە ئێوەی بینەری و بیسەری عزیز و خۆشەویست ئەویش سیستمی خۆراکە ڕێخستنەوەی خۆراکە چی بخۆین چی نەخۆین چی باشە لە چ کاتێکا چی بخۆین لە چ کاتێکا چی نەخۆین هەروەها چۆن بازاڕی بکەین ئایا ئێمە هەموو ڕۆژێک پێداویستیەکانی ڕۆژانە بکڕین یا هەفتانە بازار بکەین یان مانگانە بازار بکەین یان وەرزانە لە ڕووی ئابووری و لەسەر ئەم بابەتەش قساکەین ئایا لە ماڵەکانمانە ئەو خانمانی کە شێفن و لە ماڵەوەن خواردن و کەبانون خواردن بۆ ماڵ و مناڵ و هاوسەریان دروستەکەن ڕۆژانە گرفتێکی زۆریان هەیە لەگەڵەوەی کە چی لێ بنێن دووبارە برنج فاسۆلیا برنج بابەتێکی دیکە ئێمە ئەمڕۆ بەتایبەت لەسەر سیستمی خۆراک و ڕێخستنەوەی خۆراک قساکەین دەوترێت ئەگەر خواردن وەکو دەرمان نەخۆین لە داهاتوە دەرمان وەکو خوارد نەخۆین کەەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بێ بە وردی هەڵوێسەی لەسەر بکەین خواردنی ئێستا لەم ڕۆژگارەیە لە ساڵی 2024 خواردنەکان هەمە جۆرن ڕەنگاوڕەنگن جوانن تامێکی سەرنجڕاکێشیانەیە بۆنێکی سەرنجڕاکێشیانەیە بە بەراورد بە خواردنی هەشتاکان و حەفتاکان و شەستەکان بەڵام نەخۆشی ئێستا حزوری زیاترە لە ماڵەکان وەک لە ڕابردوو دەوترێت خواردن هۆکاری لە 180 نەخۆشیەکانە و دەژوترێت هەر خواردنە جستەیەکی تەندروستمان پێبەخشێ و ئەگەر نەزانین چۆن و بە چ بڕێکیش بیخۆین هەر خواردنە و دەبێتە ژەهر و لە ناو لەشمانە تووشی نەخۆشیمانەکە بێگومان دەوترێت شەکرە وەکو بتڵی غازی لێ هاتووە لە نێو هەموو ماڵێکا هەیە ئینگلیز قسێکی جوانی هەیەڵێ ئێمە ئەوەنە دەوڵەمەند نین کە پارەکانمان بەشتی هەرزام بدەین لە کۆتایی داڵێم بەڕاستی ئێستا کە خەڵک سەیری بینەر سەیری ئەم بەرنامەی ئێماکە بێزار بوون هەنێکیان بەدەست لێدوانە جیاواز و دژبەیەکەکانی ئەوانەی کە لە بواری خۆراکە قساکەن یەکێگەڵێ ئەمە بخۆی یەکێگەڵە مەیخۆ یەکێگەڵێ فڵان شت مەخۆن ئێوەی ترڵەن بیخۆن ئایا ئەمانە کامی تەندروستە کامی ڕاستە وە بۆشێ نەیخوا وە بۆشێ بیخوا ئێمە ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی هەیوان میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر کارزان عومەرمان کردووە پسپۆڕی بایۆلۆجی سوپاس بۆی کە جەنابیان لە ستودیۆ هەیوان ئامادەن هەروەها بەڕێز دکتۆر نیهاد خالید پسپۆڕی ئابووری گشتی کە بەسپاسەوە ئەویش لە ستودیۆ لەگەڵمان میوانە هەروەها خات و تابان حەسیب خاوەنی چێشخانە یەخوا بەخێر بێویش لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە هەروەها وەکو هەموو ئەڵلقەکانی دیکە کۆمەڵێک گەنجی خۆشەویست و جوان لە ستۆدیۆی هەیوان ئەمانیش لێرە میوانن بێگومان بە پرسیارەکانیان بە سەرنجەکانیان بە قسەکانیان بەرنامەکە دەوڵەمەندترەکەن ئێوەش بەخێر بەنیاخوا دکتۆر کارزان با لە جەنابتەوە دەست پێ بکەین وتم ئەگەر خواردن قسەکەی خۆت کە وتمان وەکو دەرمان نەیخۆین دوایی ئەبێ دەرمان وەکو خواردن بخۆین با لێرە بچینە ناو بەرنامەکەەوە فەرموو پێشەکی ئەمە پێش وازانم ساڵ و نوێک ئەو فەرمایشتە جوانەی جەنابتم وت لەگەڵ دکتۆر موحسین ڕێز و حورمەتم بۆی هەیە ئەوش پێشکەشکارێکی زۆر سەرکەوتووە وەک بەڕێزت سوپاس بە تەئکید ئەگەر خواردن لە تەمەنی گەنجیەوە وەکو دەرمان نەخورێ لە ڕۆژێک دێ دوایی باجەکەی ئەبێ دەرمان وەک خۆراک بخۆین یعنی کەسانێک زۆر هەیە ئێستا پیاوێک هات بۆ لام ئەوی کاک دکتۆر ڕۆژی سی و ئەوەنە حەبوو سەپلیمنت بەکارێنم یعنی بەڕاستی یعنی ئەمە خوارمەتی دەری مەعی دەبێ خوارمەتی دەری گورچی لە بێ خوارمەتی دەری جگەری بێ کە جگەر پێش گورچی لە وەکو اختصاسەکەی خۆی ئەبێ بیبرێ بۆ جگەر لەوێ هەڵۆشێنرێتەوە لەبەرەوە و من لە بەجەنابتان ئەڵێم ئازیزانم ئێمە لە دایک بووین کەسمان هیچمان نەبووە نە شەکرمان بووە نە زەختمان هەبووە نە خۆشەکانی دڵمان هەبووە نە غودەمان هەبووە هەموویان لە ئەنجامی درێژایی تەمەنی ئێمە کە خواردنمان خواردووە شتەکانمان بە ناباڵانسی خواردووە تەوازوونی لەشمان تێک چووە بۆیە نانمان زۆر خواردووە لەگەڵ شیرینی سەری بەرەو شەکرە کێشاوە
چەوری و خوێ و نازانم هەر شیرینەکانمان خواردەوە بەرەو زەخت چووە کە زەخت و شەکرە دەرکەوتووە دوایی بۆ بە نەخۆشیەکانی دڵ یۆدمان کەم خواردەوە و سیلینیۆممان کەم خواردەوە چیمان کەم خواردەوە دوای بۆ بەهۆی غوددا یعنی سەرچاوەی لە سەیان نەوەتی نەخۆشیەکان کە ناویان ئەڵێن نەخۆشی کە بالمناسبە یعنی منظمەی سەحای عالەمیەوانە هیچی بە نەخۆشی ناو نابە مەسەلەن یعنی ئەمریکان ئەسۆسیای دایبەتیکی باسی شتێکە کاڵێ شەکرە نەخۆشی نییە تەنها زیادەخۆریە لە هەندێک خۆراکە وە گۆڕینی لایفستایل ئەبێ بە باشترین چارەسەر بۆ شەکرە و بە هەمان شێوە هەموو کەسانەی کە قەڵەون ئەگەر خۆیان زەعیفکەن بەشێکی زەختەکەیان ئەڕوا مەسەلەن ئەو کەسانەی کە فلان خواردن و فلان خۆرد و فلان خواردن بە بەردەوامی بخۆن تووشی غوددە نابن غودەکانیان تەمەڵ نابێتی ئەسێسەکانیان بەرز نەبێتەوە لەبەرەوە من بە ئازیزانی خۆمەڵێم سەرچاوەی هەموو ئەوەی کە ئێستا زەوی پێوەی ئەتلێ زۆربەی زۆری خۆراکە تەنها ئەوانە نەبێت کە هۆی بەهۆی بەکتریایەکەوە یان بەهۆی ڤایرەسێکەوە یان بەهۆی مشەخۆرێکەوە چێتە ناو سکمانەوە غەیری ئەمانە هەمووی ڕەبتی بە خۆراکەوە زۆر باشە کاک دکتۆر نێهات بەخێر بیت لەوە دەست پێ بکەین هەموو ماڵێک با بڵێن دەخلێکی تایبەتی هەیە جا پیاوەکە بێیان ئافرەتەکە بێ یا هەردووکیان بێ موچەخۆر بن یا لە کەرتی تایبەت بن داهاتێکی مانگانەی دیاریکراو هەیە بۆ هەموو ماڵێک ئەم داهاتە بەشێکی زۆری بێگومان بۆ کڕینی پێداویستیەکانی ڕۆژانە و خۆراک ئەڕوا ئێمە لە ڕووی زانستی ئابوووریەوە چۆن بازاڕی بکەین ئەو کەلوپەلانی کە ئەمانەوە بۆ خواردن بەکاری بێنین چۆن بیان کڕین لە ڕووی زانستی و ئابوووریەوە سەرەتا سوپاس بۆ ئەم بەرنامەیە بە خێراتنی کاک دکتۆر و خاتون و ئەو میوانە ئێمە بابەتێکمان هەیە لە ئابووریە پێڵێن سلووکی مستەهلیکی ڕەشید یعنی بەکاربەری عاقڵ بە کوردیەکەی خۆمان باش و سلووکی حکوومەتی ڕەشیدیشمان هەیە لە کوردستانە گرفتێکمان هەیە کاکدانە دڵنیام هەمومان ئێستا هاوڕایەکین لەم بابەتە حکوومەتی ئێمە ئێستا ناڕەشیدە مستەهلیکیشمان ناڕەشیدە لە ڕووی سلووکی اقتصادیەوە ناڕەشیدە بەڵێ دائیمەن لە ستانداری ئابووریە حکوومەت خەرجیەکانی دیاریەکە پاشان ئیرادات و داهاتی بۆ کۆکاتەوە باش یعنی بە خەڵک ناڵێ من پارەم پێ نییە پارەکە سەرفەکات دوای ئیراداتی بۆ کۆکاتەوە چی پێویستە نەفەقات واجباتی سەرشانی حکوومەت جێبەجێیەکات هەچی لەسەری بە بەرامبەر هاوڵاتیەکانی پاشانە چی ئیراداتی بۆ کۆکاتەوە یعنی ناڵێ نیمە باش مستەهلیک بە پێچوانەوەی بەکاربەر یعنی خەڵک بەعام بە پێچوانەوەی ئەبێت جارێ داهاتیان دیاری بکەن پاشان بڵێن ئێمە ئەمە خەرجەکانمانە ئەمە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی عەقڵانیەوە ئەمە ڕێگا تەندروستەکەی ئێمە هاتوین لە کوردستانە هەردووکی پێچوانە بۆ تۆ ڕۆڵەکانمان گۆڕیوەتەوە حکوومەت داوای هەرچیکی لێکەڵێ نیمە داهاتیش کۆکاتەوە بەس خەرجیش ناکات ئەیتر ئایا داهات چەندێک کۆکاتەوە بەشی ناکا و ئەویان ڕاستەکەیان نا گرنگەوەیڵێ نییە و داهاتەکە بەش ناکات خەرجیەکانی ناکات واجباتی سەرشانی جێبەجێ ناکات و واجباتی شەدا بەسەر هاوڵاتیەکانی باش لە بەرامبەرە هاوڵاتیەکانمان ئەو پێشەکیان بۆ ئەمەیانە هاوڵاتیەکانمان پێچەوانە بۆتەوە بەڕاستی ئێمە خەڵکی ئێمە گرفتی ئەوەیە سەیری گیرفانی ناکات بە زۆری طبعاً زۆری نا ڕەشایەکی زۆری ئەم خەڵکەوەیە سەیری گیرفانمان ناکەین هین پێداویستیەکانمان دیاریەکەین لە پێشاڵێن ئەمە پێداویستیەکانمانە و ئەچین بەپێی ئەمە مەسروفەکەین دواییین قەرزی بۆکەین قستی بۆکەین داهاتی بۆ کۆکەینەوە لە گیرفانی ئەم لە گیرفانی ئەو لە برا لە خوشک لێرە لەوێ بە هەر چوار لایە ڕۆین و پاشان ئیتر ئەکەوینە ژێر زەختێکی زۆر و فشارێک و یؤدی إلى ما کاک دکتۆر فەرمووی ئەوە ئەبێتەوەی هەموو ئەو نەخۆشیانەی کە تقریبا بەیەکەوە بەسراونەتەوە بۆیە خەڵکی ئێمە بەڕاستی بەشێک لە سلوکی خۆیەتی لەوانەیە بڵێم لە ڕووی تەندروستیەکەشەوەکەوە ئیشی من نییە هەمان گرفتی بۆ دروستە بێت یعنی ئەم بابەتانە بەیەک ئاڵاون کاکدانە خەڵکێکە چێتە ناو بازاڕەوە سێری گیرفانەکەی ناکات جارێ لیستەکەی نووسێت ئەڵێ ئەمەمانەمان پێویستە سێری گیرفانەکە بکە بڵێ کامە لە هەمووی پێویستترە ئەگەر تۆ سێری گیرفانە بکە لیستەکەش بۆ شێوێ نانووسی ئەمە گەورەترین گرفتە بەڕاستی ئەمڕۆ
ئیتر ئافرەتەکە بۆ مێردەکەی نووسێ نازانم کەسێکی تر ئەینووسێ چۆنە لە ماڵەوە لیستەکە داڕێژن ئەمە 1 2 3 4 5 لەوانەیە لە نازەرورەوە دەست پێەکەن ئەوە کچی گەورەی ماڵ زۆر لە نازەرورەوەڵێ ئەوانەمان پێویست ئیتر کەیفی خۆتە ئەگەر بەنامەیەک بێنەرێ ئیترە بێ بیکڕێ من ئەگەر دەرفەت هەبێت دوایی ئەمەسەری ئەمە سەرچاوەکەی بەشێکی ئەوەیە کە لە ماڵە ڕاوێژ نییە قسە نییە بەیەکەوە ینی کەس ئاگەی لە کەس نیان کەس حساب بۆ کەس ناکە ئەگینە لیست ئەبێ بەپی گیرفان بێت لیستی هاوسەرەکە بێ بەپی گیرفانی هاوسەرەکەی بێت زۆر باش بەڵێ زۆر باش ێ وڵات خات و تابان دووبارە بەخێر بیت سپاس بۆم دەرفەت جەنابەت هەم وەکو شێفێک بەڵێ کە لە دەرەوە و چێشخانەیەکت هەیە هەم وەکو کابانێکی ماڵیش دوجار جارە با بپرسم بەڕاست تۆ کە لە دەرەوە چێش بۆ خەڵک ئامادەکەیت و خواردن بۆ خەڵک لێنی خواردن لە ماڵەوەش لێ ئەنی یان لە ماڵەوە کەسی کە خواردن لێ نەمە پرسیارێکی تایبەت و خێزانی 1 2 یا خواردنی مەطعەمەکە بێتەوە لە ماڵەوە دەرخواردی ئەوانیت هەردووکی هەر دروستە هەردووکە من شەوە گەڕینە ماڵەوە بە شەوان عادەتەن یا میوەیەکە یان قاوەیەکە هەر ئەمەیە بەڵام ڕۆژانی هێنی کە لە ماڵەوەم تایبەتم کردووە خواردن لە ماڵەوە ئامادەکەم چکە ماڵ و مناڵش حەقێکی خۆیان هەیە ینی ئەوە خێزانی لە چێشخانەکە نانەخۆن ڕۆژەکانتر زۆر باشە ئەو پێداویستیانەی کە هاتانەوەی کە مامۆسا دکتۆر نیهاد ئاماژەی پێکرد و فەرمووی بوون لە ماڵی ئێوە گەر هەچەند مادەم وابێ لەوانەیە وەکو ماڵێکی تر زۆر پێداویستی بۆ ماڵەوە بەو شێوازە لە ڕووی خواردنەوە نەتان بێ بەڵام ئەوانەی پێویستان پێی بێ جەنابەت لە بازار ئەیکڕی یا تۆ شۆرلیستێکی تو بە مەسنجەر یا بە وەرسەبی نەری بۆ هاوسەر و ئەوەی کڕێ بەڵێ بە حکمی ئەوەی من واجباتی دەرەوەشم لەسرە و ماڵەوەیشم لەسرە ئەو وردەکاریانەی کە ئافرەت ئەیزانی و بە تایبەتیش پێویستی مەطبەخ و کە بابەتەکە ئێمە لە چوارچەوەی مەطبەخایە هەر ئافرەت ئەزانێ پیا و نازانێ ئەو نەقسانە چییە ئەوەی کە بە خۆم کڕە ئەیکڕم ئەوەی بە خۆم نەکڕە حتمما تەسلیمی دەستی ئاغایەکەم ئەوەی هێنێسە ماڵەوە بەڵام حاڵەتی من لەگەڵ ئافرەتێکی کیا فەرق ئەکات چکە من جومعان و جومعان لە ماڵم خواردنێک ئامادەکەم ماڵی یەکەمم چێشخانەکەیە پێویستی چێشخانەکە تەرتیبەکەم نەوەکوهی ماڵەوە چکە لە ماڵەوە کە کەس لە ماڵانە بوو عادەتەن پێویستیش ئەوەندە نییە پێویستی مەطبەخەکە زیاتر ڕاست زۆر باشە کاک دکتۆر کارزان چی و چۆن بخۆین بۆی کە تەندروست بین لە پێشەکی بەرنامەکە شاوتم ئەو خواردنەی ئێستا هەیە دکتۆر خۆ من بەراورد بە جەنابەت من ناڵم تۆ پیری بەس من تەمەنم کەمترە لە تۆ بە ئاوا بڵین تۆ تەمەنت زیاترە بەڵام ئەو خواردنەی لە تەنانەت هەشتاکانیش کە بە بیری من دێ چۆن خۆم هەشتام و هەفتاکان و شەستەکان و پەنجاکانیش هەبووە لە ڕووی نەوعێت و کوالیتی وەکو خواردنەکە ئێستا هەیە خواردنێکی زۆر هەیە ئێستا بەڕاست دێمە چی بخۆین و چۆن بخۆین بۆ ئەوەی کە تەندروست بین و دوور بین لە نەخۆشی ئازیزی دڵم زۆر مهمە حیوارکەین لەسەر یعنی گوێبیستی خەڵک لێمان تێبگا جاران خەڵک فەقیر بوو خەڵکیشی دەوڵەمەند هەبوو کە خواردنی زۆر باشە خوارد فەقیرەکە زۆر تەندروست بوو ئێستا عکس بۆتەوە فەقیرەکە لە بەرەوەی خواردنێکی ڕەها هاتۆتە بەردەسی طەبەقە فەقیرەکە نەخۆشە ئەوەی کە زۆر بە ئیمکانێتە زۆر چاخۆیە پارێزێ ئەگەر بمێ جوابی جەنابەت بەمەوە بە شتێکی زۆر زۆر سەر سوڕهێنەر ئەگەر جوابی پرسیارم لێ بکەیت چی بخۆین بۆ تەندروستی شتێکت پێڵم تا ئێستا نەموتووە باشە ڕۆژوو مهمترین فەقەرە بۆ تەندروستی ئینسان ڕۆژووە بە ڕۆمانی ڕەمەزانی ژەڕین چۆن هەموو ئەو کەمیەتە خواردنەی کە ئێستا زۆریە خۆین ئەبێ دوو ڕێگەت هەیە لە بەردەمیان زۆرە خۆی نوۆشیجانە بێ یان ئەوە تابێ لە دوای ئەوەوە مەجالێ بەی لەش سەرفیکە کە ڕۆژووە یانەوە تا بێ بچیتە جێمێک ڕێزە بکەی یا بچی لە ماڵەوە ڕێزێکی بکەی کە ئەوەی کە خواردوتە سەرفیکەی مصیبەتترین شت لای ئێمە ئینسانە مەزدەری هەموو ئەو نەخۆشیانەی کە تۆزێ لەمە پێش باسەکەم تێر خواردنت تو تەسەورەکەی خەڵک زۆر تێرەخوا خەڵکیەکەی هاتۆ بۆ لای منەڵێ کاک دکتۆر 15 ساڵە برسیم نەبوو ئێ باشە تۆ 15 ساڵە برسی نەبوو ئەوەی کە خواردوتە کاک ئازیزی دڵ بجۆ برێت تۆ جەنابەت لاشەیەکی ڕۆژانە پێویستت بە 2500 کالۆری هەیە ئەگەر 3000 بۆ تێکرد ئەوە 2500 سەربەکە 500 ئەکا بە مەخزەن و وردە و دەقەڵەوە بێ ئەگەر هەمان بەرنامەدانی
تۆ لە جیاتی 2500ەوە تو 2000 تێکە 1500 تێکە اینجا چێتە لاشەکەەوە نیوەی لەوە زیاتر کە لە پێشە خەزنت کردووە لێرا سەرفە بێتەوە کەواتە ڕۆژوو وە تێر نەخواردن کورە خەڵکینە ئاگاداری خۆر نەخۆی تا برسین نەبێ ئەگەر خواردت و برسید بوو یعنی تۆ ئەمەی کە خواردوتە لەش مەجبورە تازە چۆتە ناو لەشەوە وەریەگرێ بە هەمووی کاتە خەزنەوە لە ناو خوێنە کە چووە ناو خوێن تەواو موڵکی تۆیە ئەچێ بۆ خانە کە خانەوەری نەگر پێویستی پێی نییە ئەچێتە ناو جگەرەوە لە جگەر ئابێ بە چەوری هەم جگەری ماندووەکە لە جگەریش ڕژە ئەبێتە ئەم ورگو ئەم ئەرداف و ناوڕان و ڕانی ئەوەنگابێ بۆ چونکەم ئەوەندەی خواردووە ئەوەندەی نان و برنج خواردووە هەمووی تەحویل بووە بۆ چەوری و چەورێکە جگەر نەیگرتووە مەجبور چێتەوە کەواتە باشترین ئوسلوبی ژیان برسێتیە تێر نەخواردنە ئاینی ئیسلام پێش تقریبا نزیک بە 1500 ساڵ پێش ئێستا ڕۆژووی باس کردووە ئێستا تازە وڵاتانی ڕۆژنامە باسی ڕۆژووی تەندروستەکەن دکتۆر پرسیارێکە لێکم لەوانەیە تابانخان زۆر ئەم وەڵامی ئەم پرسیاری پێخۆش نەبێت بەڵام دوجار ئێمە ئەبێ بە ئەمانەتەوە بیگەێنین ئەو خواردنی کە باست کرد فەرمووت کەم خۆن تا برسی نەبنمەی خۆن بەڵام ئەگەر خواردمان خواردنی ماڵەوە بخۆین هی دەستی خێزان و کابانەکانی ماڵەوە و دایکمان بخۆین یا ئەم فاستفود و خواردنی دەرەوە بخۆین دەستخۆش پرسیارێکی زۆر وردە زۆرم بەدڵە ئازیزی دڵم ئێستا کە ئەم خواردنە سەریعانە زۆر دڵا بۆتەوە نەوع نەخۆشیەک بڵاو بۆتەوە کە پێڵێن ئەشپایلۆری واتە بەکتریای مەعیدە کە کەسانێک هەیە چەندین ساڵە تووشی ئەم دەردەبوو و بناڕوە یعنی ئەگەر نەزانی چارەسەری بکەی زۆر ناڕەحەتە دەکا نیشانەکانی ئەوەیە دایمە مەعیدەت پڕە دڵت تێکەڵیە لە پرەکە غازێگا لێرا کۆ بێتەوە لە پرەکە لێرا کۆ بێتەوە لە پرەکە لە پشتەوە یێشێ دڵت چیج نابە مەعیدە اینجا وردە کە لە ئاوێنا سێری زمان دەکەی وەڵا زمانی سپی بووە پیاوەکە نازانێ ژنەکەی پێڵ کابرێتەوە بۆنی دەمە زۆریە مناڵەکە بۆنی دەمی ڕۆژە ڕێگەڕوە وردە بۆ ئەمە بەهۆی چیەوە لەبەرەوەی فاسفود زۆر بۆ کوڕینە ئەم بەکتریایە بەهۆی شتێکی پیسەوە کە تاقیم نەکراوە بۆیە پارویەک دەسی خێزانم و ماڵ و مناڵەکەم بە 1000 خواردنی دەرونایەم و ئەگەر ئەو مەطعمەی کە من چوومە پێچێ ڕۆژە بچمە مەطعم بۆ چوشم اختیاری ئەو مەطعمە پاکوتە میزانەکەم کە ئەچم ئەژینا هەموو خواردنێکی فاسفود ناخۆم هەمویان ئێوارانێکی درەنگ ئەیخۆن و بەسەری ئاخەون بەکتریاکەی تایە فرسەتە چێتە ناو دووتێی مەعیدەکەەوە و هەر ئەوەنەی چۆ دیواری مەعیدەوە ئیتر وردە زیاکە 20 کۆرس عیلاجی وەرگرتۆ چاک نابێت دکتۆر تۆ باسی ئێوارە کە ئێمە بەرنامی پێشوو باسی خەومان کرد دکتۆرە فرام لەو جێ دکتۆر نیاد دانیشتو بووتی سەعات 2-3 شەو هەڵەسی فڕکە ماتۆر و تەڵەباتە چییە پیتزا گەێن و خواردن ئەوە کێشەکە سەعات 12 شەو دادەم یعنی یا کاکەم لە شوێنە دانیشتووە یا چێ لە مەطعمێکی نازام کێ نانەخوا کە یان فاسفودێک بانگەکە باشە تۆ کەی بوار بەم مەعیدە داماوە مەعیداڵە کاکە بیکە لە ڕای خوا سەعات 2 شەو ینی تۆ یعنی تۆ ڕەحمێ بە من بکە ئەی کەی ئیسراحەتێ بکەم ئەی کەی ئەخەوی خەو زۆر مهمە زۆر باشە دکتۆر نیهات باسمان لە کڕینی پێداویستیەکان کرد هەر بەڕاست خاتوتابانیش باسی کرد بە بڕوای جەنابتان لە ڕووە زانستیەکەیەوە باسەکەم ڕووی ئابوووریەوە پێداویستیەکانی ماڵ ژن بیکڕێت باشترە یان پیاو بیکڕێت باشترە ئەو کەسەی کەوا بە تەنزیمترە ئەو کەسەی کەوا مەسئولیاتی لە ماڵەکەیە هەستکردن بە مەسئولیاتی بەرامبەر ئەو ئیشە ئەو ژەمە ئەو کارە زیاتر ئیتی جاروێ کوڕێکی گەورەیە لە ماڵەوە جاروێ کچێکی گەورەیە لە ماڵەوە جاروێ خێزانەکەیە جاروێ باوکەکەی بەعام ئەو کەسەی باوا بڵین زیاتر ئاگای لە گیرفانە ئەم کەسە ئەبێ بەڕاستی بازاڕی بکات کەسێک نامەسئولانە بچێتە بازار و ئاگای لە هیچ نەبێت هەرچیکی بەردەستکە و بیکڕێ و بیهێنی و ئاگای لەوەش نەبێت چەندێکی ئەمێنێتەوە ئەم پارەی و چەندێکی لە ماڵەوە هەیە و ئەوە یعنی بۆ هەمومان ئەم قیاسە ڕاستە یعنی ئەگەر ئەمە نەیکینە چوارچێوەیەکی زانستی شەوە لە چوارچێوەیەکی عادەتیشە ئەوەیە
چۆن ئێمە خۆمان ماڵی خۆمان کامە زیاتر هەست بە مەسئولیەتەکە لە بەرامبەر ئەو ئەرکەی پێست پێدراوە بەڕاستی ئەوای کات بەڵام چەند شتێک هەیە لە زانستی ئابووریا باس کراوە حەزەکەم باسی کەم ئەگەر مەجال هەبێت. یەکەم ئەوەیە بازاڕی تاکە کەس باشترە لە بازاڕی گروپ چۆن بنمونە یعنی ئەگەر بۆ نمونە من بۆ کارێکی دیاریکرا بۆ چەند ئیشێکی دیاریکرا و شتەکان دیاریکراوە و بۆ ژەمێکیان بۆ چەند ژەمێکەچم شتەکڕم پێویست ناکات دووسێ مناڵیش لەگەڵ خۆما بەرم یا خاتۆنیش یا خاتونیش بەرم ئیشەکان دیاری کراوە چونکە هەموو کەسێکی زیادە چەند داواکاریی زیاتری هەیە ناکرێت تۆ لەناو بازار هەر بۆ خۆی وایە ینی ڕەت ناکرێتەوە لە ڕووی ئابوووریەوە هەرچەند ئێستا ئەوەی گوێ لێمان بمان بینێ ئەڵێ ئەمانە چی باسی چی ڕەزیلیەکەن وەسعەکە چۆنە بەس بۆ ئەمڕۆ زۆر بەڕاستی ئەم بابەتە عەقڵانیە و ڕەشیدە ڕاستە تۆ پێویست ناکە 5 مناڵ دوای خۆخەیت و بچی بۆ بازار چونکە بۆ هەر یەکە و داواکاریکی زیادەکات جگە لە داواکاری ئەساسیەکانی خۆشیان بەڵێ ئەگەر بێت و بۆ نمونە تۆ ئەڵێ جلی زستانە ئاکڕم و زەرور و هەمویان لەوێ ئامادە ئەمە شتێکە بەڵام تۆ بۆ بابەتێکی دێ لەوانەیە بۆ خۆراک بچیت لەوانەیە بۆ هەنێ داواکاری دیاریکراوە پێویست بە مناڵ ئەو ناکە ئەوەی پێویست نییە لەگەڵ خۆتانەی بیت کورت و مختصر زۆر باش خاڵێکی تر ئەبێ بەڕاستی لە بازاڕیا لیست هەبێ باشە یعنی لیست شتێکی بەدەستەوە بێت ضروريات ثم الكماليات ئەوەی کە ضرورە دیاری بکە چونکە لەوانەیە پارەکە بەژنەکە سیعر بەرز بوو بێتەوە نرخ بەرز بۆتەوە هەڵاوسانە ئێستا لە بینی عەشیەتین ئەو بوحاهات جاریوە سیعرەکان و دۆلار و ئەمە بەرز بێتەوە لەوانەیە بەژنەکە لەبەرەوە لە کام شتە ضرورە کام شتە لە ماڵەوە باوا بڵین ماسی حەبوو هەڵناگرن ئەویان بکە ئەوەی تریشیان کەمالیات بابمێنێتەوە زۆر باش زۆر باش خاد و تابان باسی خواردنی دەرەوە و ماڵەوەمان کرد تۆ هەم لە چێشخانەکەی خۆت خواردن لێنی و بێگومان وتیشت لە هەفتەیەکە کە حەو ڕۆژە شڕ ڕۆژی خانەوادەکەی خۆت لای خۆت چێش دەخۆن نانەخۆن و لە ماڵی شۆ چێژ لێنەی هەر بەڕاست دیسانۆڵم بەدەر لە کەسابەتەکەت لە ئیشەکەت فەرقی چێژ لێنانی ماڵەوە لەگەڵ دەرەوە مەطعمێک فاسفودێک شوێنێک کە نانی لێخورێت چییە لە ڕووی تەندروستیەوە چکە تۆ خۆت بە عەمەلی لە هەردوو ئیشەکەیە هەیتی بەڵێ ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە خاوەنی چێشخانەکەیە ئێستا من لە چێشخانەکەی خۆما کە هەفتانە بازاڕی ئەەکەم باوەڕە هەبێ کام شتەی کوالێتی بەرزە کام زەیتەی زۆر باشە خۆی متابعی پێیجەکەی کردبێ ئەزانێ ئەوە هەڵەبژێرم سعریشم احتیادی وەکو هەر شوێنێکی کەیە یعنی ئەکەوێتەوە سەر ئەو بەرهەمەی کە هەڵی ئەبژێری خۆ هەرچەندەی ساڵی برنجی کوردی بەخۆ ئەویش فێڵیتیایە زەیتەکەی تۆ بە شێوازێکی تەندروست و خۆماڵی ئەیکڕی هەنێکات فرت و فێڵیتیایە ئەمە ئەگەر بکرێ ئەوانی کە خاوەنی مەطعام و چێشخانەیەکن لە دەرەوە هەست بۆ مەسئولیاتە بکەن یعنی هەر چاوێن لە پارە نەبێ بەڵکو چاوێن لە ئەوە بێ کە مەعیدەی خەڵکی ئەمانەتە لە ژێردەسیە ئەمە زۆر مهمە کام شتەی باشە ئەوەی کە بۆ ماڵی خۆم ئەیکڕم و بەکارێنم باوەڕە هەبێ هەر ئەو لیستەیە بە شێوازێکی زۆرتر ئەیکڕم و بۆ چێشخانەکە بەکاری ئەمە تۆ وای بەڵام ئەگە باسی ئامی بازار بکەین بە چاوێکی تۆکو ئەم ئێسەوەکو هاوڵاتیەکەم جارە ئەوێریت ئەم لاشەی خۆت بخەیتە بەردەم هەموو خواردنێک لە هەموو دوکان و فاسفوت و مەطعمێک نەخێر من هەموو کادوتومە و لە هەر بەرنمەیەکی شاوتومە ئافرین بۆ ئەو خاتونانەی کە خاوەنی هەر کارێکن ئیلتیزاماتێکیان هەیە خەمی ماڵ و مناڵیانە یەنەوە ماڵ و مناڵ لە فاسفودی دەرەوە پارێزن خواردنی خۆی ئەگەر هێلکەڕۆنێک ئەگەر ساوەرێک ئەگەر ترخێنێکە لە ماڵەوە بەدەستی خۆی ئامادەیەکە ئەمە زۆر تەندروسترە تۆ چوزانی ئەو خواردنێکە لە دەرەوە بەچی سەرچاوەیەکە و بەچی تەڕیقەیەک ئامادە کراوە هەتا بکرێ خواردنی ماڵەوە من خۆ ماڵ و مناڵی خۆم زۆربەی کات لە ناو بازاڕە ئامادە بوومە پسکیتێکم بۆ کڕێەوە بەڵام لە فەی دەرەوە نا باش مامۆسانیات باسی شتێکی کرد بازاڕیکردن بە بڕای تۆژ وەکو ئافرەتێک هەم بۆ چێشخانەکەت هەم بۆ ماڵەوە هەردوو پرسیارەکە ڕاستە بە لیستێکەوە بچینە بازار بۆ شت کڕین یا پارە لە گیرفانایە و بڕۆخۆ بکە بە بازاڕە حەچی و بەردەستکە و بیکڕە ئاوا باشترە یان لیستێک و چی زەڕورە لە ماڵەکەیانە ئەوە بکڕە و هیچیکە یعنی سەیری ڕەفەکانی دیکە مەکە لە مارکێتەکە بیکڕ وەرەوە تۆ خۆت کامیانەکەی بێگومان لیستەکە من بەردەوام مۆبایلەکەم وەرەقەیەکی ستیکەر و قەڵەمک لە جانتاکەمایە بەردەوام مۆبایلەکەش و وەرەقە و ستیکەرەکەش نووسراوی لەسەرە بە لیست ئەزانی بۆ هەم کاتم بۆ گەڕێنێتەوە
هەم ئەزانم بۆچی چوومە یەکسەر ئەو شتە ئەکڕم و ئێمە دەرەوشتی زیان ناکڕم بەڵام هەنێ جار هەجار مناڵەکان لەگەڵمایە باوەڕە هەبێ بۆ شتێک ڕۆیشتم ئەم لەلاوەکە بە نەستەلێکەوەکە بە شەربەتێکە ئەها ئەمە لەم ڕۆ زەرەر لێ ئەیە بۆیە ئەگەر پێویستیش نەبوو ئەبێ حساب بۆ شتانەکەی پێویستیش نەبوو لەگەڵ کەس مەچەوە بە تەنها بڕۆ بازاڕێکە بکە و ئاوا کاتێکی باشتریشە و مادیەن کەمتریش سەرفەکە یان هەنێ جار عفویەکێکە لەگەڵای ڕووگیرەبی تۆ بە پەلەیەکی بۆ شوێنەڵێ ئابا بچین بۆ دەرمەخانێ ئابا بچین بۆ چاخانێ ئەمە هەم لە کاتت ئەبا هەم مالیان زەرەر لێدا ئەمە بەستم ئەوە نیە بڵێ بە دەردی کاکدانا وتی ڕازیلی نا بەڵام لایەنە ئابوووریەکەشی بەردەوام ئەبێتەوە ئاگەو لە گیرفانت بێ ڕاستە دەست خۆش بێ خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش پشوێکی کەم و ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان لە پرۆگرامی هەیوان لەسەر سیستمی خواردن و ڕێخستنەوەی خۆراکی نێو ماڵەکانمان هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کابانی ماڵەوە ئەم بەرنامە درێژە پێدەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر نیهاد و دکتۆر کارزان و خاتو تابان. کاک دکتۆر کارزان بام پرسیارە لە تۆ بکەم ئەم سێژەمەی کە باوە بەیانی نیوەڕۆ ئێوارە هەر بەڕاست ئەم سێژەمە بۆ هەر تاکێک بۆ مناڵێک بۆ نەوجەوانێک بۆ 30 ساڵێک بۆ بەتەمەنێک ئەمە بۆ هەموو کەس وەکو یەک وایە یعنی ئەکری ئێمە هەمومان هەر سێژەم خۆی هەتا تەنانەت لەسەوای لە تۆ ڕەچەتی دکتۆر کە دەرمانێ بۆ نووسێ ئەکڵێ سێژەم خەڵک وازانە سێژەمە بچی ناخواردنەکە خۆی مەبەستی 3 سعاتیە کاڵێ چوارژەم بیخۆ ینی 4 سعاتی بیخۆنیە ئەم سێژەمە بەڕاستی ئێمە ضرورە هەمومان سێژەم نام نەخێر مناڵێک لە فترەی نموایە لە 9 ساڵەوە زیاتر هەتا 18 ساڵ کە خواردن نەخوا نمووی پێەکە باشە ئەمە سێژەمە خوا یان کابرایکی ڕاضی پێویستی بە تاقەیەکی زیایە 4 ژەم نانەخوا یا 5 ژەم نانەخوا بەشی ناکە نوشی گیانی بێ باش بەڵام یا کرێکارێکە و ئیشەکارێکە بلۆکاریەکە لەشی ساغ بێ ئەڵێ کاک دوتۆ گەرەوە نەخۆم ناتۆم بلۆکی هەڵگەڕ بە تەکی سەرفیەکە ئەوەی کە عەزم کردی تۆزێ پێشستا یانەوە تا بێ بە ڕۆژوو بێ یا بێ بچێ وەرزشە یا تاقێکی من هەموو جارێکە ماڵێم یعنی خەریکەوە کوهینی منی لێ پۆپیلەری منی لێ خەڵکێکە بۆ لە کوردستان لە هەورامانی شیرین ئەڵێ کاک دکتۆر ئێمە ڕۆشتوین هەتا خانەقین ئێ باشە بە پێ بڕۆی لە هەورامەوە بۆ خانەقین ئەبێ چەند تاقە و کالۆری سەر بکە سەیری خەڵکی کۆن کە هیچی هەموویسکی بە پشتیەوە نووساوە ئەوەندەی ڕۆیوە ئەوەندەی ئیش کردووە ئەوەندەی تا ئەرزی کێڵاوە درێنەی کردووە نازام چی کردو ئێستا لە پشت کۆمپیوتەرێکەوە دانیشتۆ وردە قەڵاو بێ هیچ ناجۆڵێ کاکتۆ تۆ بۆ باسی کاتی زۆر زۆرەکەی با من میمۆریەکەیان تۆزە نزیکتەی شیکەینەوە لە ئاوارەیەکەیە من تەمەنم 11 ساڵ بووە لە سلێمانی هەتا ناو سەردەشتی ئێران بە پێ ڕۆشتوم طبعاً یعنی مزارعی وەختی خۆی کاکە درێنەی کردووە کاکە پاچە کۆڵەی کردووە کاکە یعنی ئەرزەکەی چێڵاخۆ ئەو کاتە بارەداری هێناوە ئێستامانە هیچی نەماوە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵێن سیستمێکی خۆراک بۆ مناڵێکی 7 ساڵ وەکو ئەم گەنجەوایە هی ئەم گەنجە وەکو ئەم پیاوە بەڕێزەوایە و خوشکە بچکۆلم هی ئەو وەکو من وایە هی من وەکو هیچکە کە دووسێنەوە نەخۆشی تیا دەرکەوتوە لەبەرەوە هەر یەکە ئەبێ سیستمی خۆی هەبێ میوە بخۆینیان نەیخۆین ئەو چۆنی بخوا ئەم چی بخوا ئەو چۆن بخوا نان بخۆینیان نەیخۆین ئەم چۆنی لەسەر ئەوانە باشە ئەمانە هەمووی لە کەسێکەوە بۆ کەسێکە فەرقەکە لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکەوە بۆ تەمەنێکە زۆر لەسەر من قسەیان کردکەوە دکتۆر و توێتی لە 40 ساڵیان نانی بەیانی لابا بە تەئکید ئێستا و 100 جاریکە ئێڵێمەوە لە 40 ساڵیە تۆ بەیانیان برسید نییە کە هەڵەسی لە خەو بۆچی ئەی خۆی هەتا ئاگاتە 10 و 11 و 12ش بە هیچ شێوەیەک تۆ برسی نییە کە تا برسیشن نەبوو بۆ نان بخۆی بەڵام مناڵێک هەڵەسێ هەموو گیانی نەشاط و حەیوەیە یعنی مەسەرەن تۆ زێلەوە پێش مناڵێکگەرە دانیش بوو جێی بەخۆی ناگردانیش لەسەر کورسێکە ڕاکە بڕۆ تێگەیشتی لەبەرەوە تاقە و توانای ئەو کە سەرفێکە لەگەڵ تاقە و توانای ئەو گەنجا فەرقیە لەگەڵ منا فەرقیە لەگەڵ ئەمە فەرقیە لەبەرەوە سیستمێک نییە بڵێن ئەم سیستمە بۆ هەموو کەسە بێ بەڵام هەر تەمەنە و پێداویستی خۆی ئەبێ وەرگێ لە تەمەنی گەنجیشەوە ئەبێ محافظ بیری خۆی بێ کە ڕۆژێک لە ڕۆژانە چێتە سەر و 40-50 ساڵە بێ لێوە مشوری خۆی بخوا زۆر باش دکتۆر ئێمە قسەیەکێ کەم خۆری دایم خۆر بین
یا ئەمە نەوسنەکان ئێڵێن یامە غەڵەتم قسەیە ناوە دەخیلێ بم نەوەڵا زانی جوانە ئازیزم هەر کاتێک تۆ نانێکت خوارد شتێکت خوارد کە کاربۆهیدێت و ئەوانەی تیابێ کە چووە ناو عیدە و ڕێخۆڵەوە مژرا ئەبێ بە مقابلی ئەنسۆلین بڕژێ زۆر ڕژدانی ئەم ئەنسۆلینە لە ناو لە شابێتەوەی مقاومەی ئەنسۆلین مقاومەی ئینسۆلین هیچ کەسێک نییە لە دنیای خوا شەکرە بگرێ و زەخت بگرێت تا مقاومە ئەنسۆلینە بێ مقاومە ئەنسۆلین سەبەبی ئەوەیە کە تۆ زۆر سەریع نانەخۆی دادەم لە هینێکا دانیشتووە لە دائیرەیەکە بەیانی تێری خواردووە لە ماڵ سعات 11 خوان قاوڵتێکن ئەم پەنیری هێناوە ئەو نانی هێناوە بسکیت هێناوە ئەمە جینێکیان خوا هێشتام لەش ئەوەی سەرف نەکردەوەی بەیانە میشێژ سەر ئەگاتەوە ماڵەوە خۆ بە نیۆڕۆنانە بخوا واجیبیشە کێکی پێوە ئەی باشە ئەم داماوە ینی ڕۆژی 50 چین بەس وە پیاوانیش نەکەر پیاوە ینی پاق لە بەوێ ڕوا ڕیزێگە خوا شێلم بەوێ ڕوا ڕیزێگە خوا نازەم ینی بەڕاستی ئەمە مصیبەتە کە خەڵکەکەی والێ کردووە هەمووی قەڵەو بووە ئەنج شەوی ژوەرە بۆ خشخشە و کێک و نەستەلە و شیرینی و ئەم بە زمانی کە ئافرەتان دروستیەکەن و لە ماڵادانە دەورە خۆ بۆ بگیرە نەیخۆی دووسێ جۆر شیرینیشت بۆێنێ کە شەو بە هیچ شێوەیەک شیرینی لە شەوانە ئەم بازاڕی ئێمەیکەین وا باشە لە کۆڵانەکەی خۆمان لە دوکانی لە کۆڵانەکەی خۆمان لەسەر عارەبانە و توێتاکەی ئەگەڕێ لە مارکێتێکی گەورە لە بازاڕە میلیەکی کە هەیە سنتەری شارەکان بەڕاست لەکوێ لە ڕووی زانستیەوە ئێمە بازاڕی خۆمان بکەین بە دڵنیاییەوە بازاڕکردن ینی بۆ هەموو عائیلەیەک ئەستا ئەزانم یعنی سلوکی هەر کەسێ هەر عائیلەیەک بۆ عائیلەیەک لەوانەیە جیاواز بێ بەڵام باشترین بژاردە ئەوەیە کە ئەم کەسە خۆی لە کۆڵانە لە منتیقەیەکایە ئەزانێ کام شوێنە تەندروسترە یا شتەکانی باشترە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی کوالیتیەوە ڕاستە بچێ بۆ ئەو شوێنە اینجا ئەگەر بێت و ینی لە ڕووی کوالیتیەوە باشتر بن بە تایبەتی ئەو شوێنانە باشن کشتیان زوو سەرفە بێت بازاڕی گەرمە ئەچیتە دوکانێکەوە لا کۆڵانێک شتی بۆ ساڵێ ماوەتەوە بۆن منە نۆکێکی داناوە ڕێزم هەیە هەمووی تەڵعانەوە کەسابەتەوە و خی گەورە ڕزقەنێرێ بەڵام بۆ نمونە نیسکێکی داناونۆکی دان 1 ساڵ ئەلوادانراوە من ناڵێم خراپ بوو یان خراپ نەبووە قسەمان لەسەر ئەمە نیە بەس تۆجی لەسەر ناو مارکێتێکەوە مارکێتەکە 100 کەسە جێت ژوور و 100 جێتە دەرەوە ئێ بە دڵنیایە ئەمە لەوانەیە دووسێ ڕۆژجارێ بارێکدا بگرێت ئەمە ئەی سنتەری بازار ینی ئەمە زۆر جار لەوێ جاروە کاڵاکە جوانترە هەرزانترە باڵێ بێگومان ئەخر منیش ئەم قسەیە ینی بازاری چۆ گەرم بێت ئەمە ڕئی منە و ئابوووریانش هەر ئەمە ڕاستە چونکە لەوانەیە لەو شوێنەیە هەرزانتریش بێت بە بڕی زۆرتر ئەیکڕێت داشکانی زیاتری بۆ ئەکرێت و ئەمیش بە هەرزانتری فرۆشێ بە تۆ ڕاستە و شتەکەش کوالیتەکەی هەر هیچ نەبێت لە ڕووی تەندروستیەوە باشتر و کوالیتەکەشی باشتر دەرەچێت دکتۆر نیاد من ئەسل لە ڕووی تەندروستی ئەم پرسیارە دوای لە دکتۆر کارزانەکەم بەڵام لە ڕووی ئابوووریەوە ئێمە ئەوانەمان ئۆتۆمبیلمان پێ ئەگەڕین باشترین جۆری ڕۆن ئەکڕین بۆ مەچینەی ئۆتۆمبیلەکانمان ینی جاروە ڕۆنی 10,000 15,000 پێ ئەدەین 1 لیتر بۆی کە تەمەنی بزوونەرەکەمان درێژ بێتەوە بەڵام ئامادەنین ڕۆنێکی باش بۆ ژەمی خواردنی خۆمان بکرین ئەگەڕین کامە زەید کامە ڕۆن زۆر هەرزانە ئەو بۆ ماڵەوەکردن لە ڕووی ئابوووریەوە بەڕاست چۆن ئیحتیمان بەمادین بۆ ماڵەکە ژوا بێ یا دوای کە کاتێک نەخۆشەکەوین خوا نەخواز نەخۆشە کوشندە و دڕندە و ترسناکان کە خەڵک تووشێ بێ دەقات و بیسقاتیەوەی تیا سەرفەکاتەوە بێگومان ئەمە هەر قسەی کاک دکتۆرە گرێتەوە ینی تۆ ئەگەر مەصرف نەکەیت بۆشتی باش بێگومانە بێ مەصرف بکەیت بۆ ئەو نەخۆشیانی کە هەیە ئەوە با ئێمە لێرەوە ینی ئەو بکەین دایمەن شت بە بڕی زۆر لەوانەیە هەرزانتر بکەوێت تۆ زەروریشە ئەگەر خێزانێک پارەی پێبێت کە موچەی وەرگرت یان بەبێ موچەش ئەو کاتی پارەی لە گیرفانایە وا باشە بۆ منە ڕۆنە کڕی بە بڕی زۆرتر بیکڕی ڕۆنە باشەکە هەرزانترەکەوێت هەر پێویستیشتە تۆ لەوە باشترە تۆ هەر ڕۆژەی پارچەیەکی بچوو بکڕی بێتەوە ماڵەوە هەموو جارێ ئەم بۆ منە دەبەیەک ڕۆنە سعری دەبەکە لەسەر سعری ڕۆنەکە هەیە ئەی ئەگەر 1 دەبە بکڕی هەموو جارێ سعری ئەم دەبەیە ینی لە شەریکە نایخەنەوە سەری لەبەرەوە بەشێک لە نرخەکەی کەمترە و بۆ تۆش بۆ گیرفانی تۆش باشترەوە و ئەم هەموو هاتوچۆیەش ناکەیت زۆر باش ئەم هەموو هاتوچۆیە هەموو ڕۆژێ بڕۆ بۆ نمونە خەڵکی ئێمە بەڕاستی فێر بووە
بەیانی شتێکی کەمەکڕێ ئێوارە دیسانەوە پێویستی بێتەوە ڕۆژێکی تر دیسانەوە پێویستی بێتەوە ئەمە بەداخەوەمە هیچیشی بە پێ ناڕە وەک دکتۆر وتی سلف لێ و بە سیارەکە و دیسانەوە ژینگە پیزەکە بنزین سەرفەکە سیارەکەی ئەشکێ کەشی بۆ دووسەر هەمووی نرخە لەسەرێکەوێت هەمووی سیعرە لەسەرێکەوێت هەمووی گیرفانی بەتاڵەکاتەوە وا باشە شتەکان بە بڕی زۆرتر ئەوانەی کە زەرور و ئەزانی پێویستە ئەبێت بەڵام لێرەیە من شتێک هەیە هەرچەندە یعنی با ئەم قسێ بکەین ئەم تێبینیە زۆر گرنگە باشە دائیمەن ئەمە لە ڕووی ئابوووریەوە غەڵەتە خەڵک ئێستا ئەم زستانە شتەکڕێ بۆ هاوین بۆ لە بەرەوەی سیعرەکەی چونکە ئەم مۆدیلانە ئەگۆڕێن ئەم شتانە ئەگۆڕێن ئەم تەمەنە لەوانەیە ڕێنەدا جارێ هەندێک اینجا ئەم گیرفانە ڕێنادات تو هەندێک شتێک ڕێڵە هەرزان بووە ها جاری وایاڵێ 6 سابوون بە ئەم چاکەتە بکڕم چاکەتە دوانی بە 20,000 ڕاستە لەوانەیە بۆ نمونە تۆ کراسێکە دوانیڵێ بە 20,000 لە زستانە و لە هاوینا لەوانێ بەڵام چی ئەڵێ لە هاوین شارزان نابێت چونکە سعر لە گۆڕانایە ئابووری دای من داینامیکیە یعنی هەموو ڕۆژێک لە ڕۆژەکەی تر ناچێت زۆر باش چون ناکرێ بڵێ وڵا ئەرەوەڵە هەرزان و مادەمەڵێ هەڕاجی تر هەرزان و من بۆ هاوینی کڕم بۆ زستانەکەی تری کڕم ئەوە هەڵەیەکی زۆر زۆر گەورەی باش تاوانکان گیرفانەکان بەتاڵە دکتۆر باسیەوەی کە بۆ هەموو کەسێک سێژەم دەست نایە بەڵام ئێستا هەر بەڕاست لە زۆربەی زۆری ماڵەکانە ئۆتۆماتیکی بۆ بە دووژەم خۆی ینی بەهۆی ئیتر چوزانم تەمەڵیەوەی گەورەترین کارە ساتە بۆ بە دووژەم نیوەڕۆ بەیانی دەمچکراوە ئۆتۆماتیکی لەگەڵ ئێوارەخورێ لە ماڵی ئێوەیە بۆ نمونە ئێوە چەند ژەم نانەخۆن ئایا ئەگەر لە چێشخانەکەش بن سێژەم نانەخۆن یان وەک دکتۆرتی تا برسیتان نەبێ پێویست ناکەنان خۆن بەڕاست کاکدانا ژەمی بەیانیان کە ئێسەوە ڕەنگە دکتۆر باشتر وردەکارتریش بێت لەلایەنە تەندروستیەکەیەوە ژەمی بەیانیان ئەگەر لە کاتی خۆیان بخورێ و خواردنی تەندروستی چیا بخورێ پێم وایە ئیتر تۆ تەواوی ڕۆژەکە ئۆتۆماتیکی نانی تەندروستە خۆی تۆ بەیانی لە بینی 6 بۆ 8 نانی بەیانی لە کاتی خۆیان بخۆ خواردنێکی تەندروست بخۆ ئۆتۆماتیکی سەعات 1 و 2 برسی دەبێتەوەوانێ دوانزەونی برسی دەبێت ئەمە نانی نیوەڕۆ خۆی ئێوارە شتێکی سووکە خۆی یان هەر نایخۆی خۆی ئەوەی ئەساسیە لە ژەمی بەیانیەوە دەست پێەکە بەڵام مەعەل ئەسەف لە ساڵە نەوەتی خەڵکی ئێستا 10 نیوەڕۆ لە خەو هەڵ ئەسێ نانی بەیانی و نیوەڕۆ دەمجەکە ئەو ماست و چاوکەرە و پەنیری کە پێویستە لە ژەمی بەیانیان نەبیخوا نیوەڕۆی خوا کێ نیوەڕۆژ خواردی ساعات 4 و 5 برسیە بێتەوە چونکە ئەوە کەمتر بڕەکە ئەڵی ئەڵە شتێکی سووکە خۆم شیرینیەکە خۆم میوەیەکە خۆم ئێوارەش دیسانەوە نانەخواتەوە ئەمە لێرە تەنزیمەکە تێک چوو خواردنێکی ناتەندروستی خوارد و بۆیە بێتە موشکیلە بۆیە ئەگەر بێت و ژەمەکان لە کاتی خۆیان بخورێ بە تایبەتی ژەمی بەیانیان زۆر زۆر باشە باش دکتۆر کارزان باسی ژەمی بەیانیانی کرد با بینە سەر ژەمی بەیانیان ژەمی بەیانیان بەڕاست چی بخۆین مرەبا بخۆین زۆر جانە بۆ نمونە کولێرە بڵقەکە و تەرتیبات و وینی بۆکەن چەوریا خۆشگە بچکۆلانەیم لە بەروی مناڵی زۆرە حەزەکانانی بەیانی بخوا سەیریکە بەڵام هەروە بووم کاک دکتۆر بەخوا تەلەبەش بووم ژەمی بەیانیان پرسەرەکە تاوەکەم ئەجا بەرهەمی شیرەمەنی بخۆین ئایا نان بخۆین چ جۆرێکی نان بخۆین چی بخۆین بەیانیان کاکە دانا ئەم قسەی کە من ئێستا پێت دەڵم قسەی من نییە ئەڵێ ئەو کەسانەی کە لە سەر و 40 ساڵەوەن بۆچی ژەمی بەیانی لابین حکمت چییە لەما با من ئەوە ڕوونکەمەوە زۆر تاوانخان نەگەیشت بە چل بۆیەوە نەگەیشتە بە تاکید نەگەیشتەوە جا بگرە ئەم زۆری تیما بێت تا باوگاتە دوای 40 اینجا دوای ئەمەی بۆ دەرەکەوێ لەو فەرەزنە تۆ لە 9 بۆ 10 شەو دەمەگریتەوە هەتا 12 کاتە 2 سەعات هەتا 12 نیوەڕۆ ئەمیش 12 سەعات ئەکاتە 14 بۆ 15 سەعات هیچ ژەمێکمان نییە لایبەی 14 بۆ 15 سەعات بکە یعنی سەیریکە ئەو کەسانەی کە ڕۆژووی زانستیان داناوە ئەڵێ 14 ڕۆژ بە ڕۆژ 14 سەعات مەگرە باشترین ژەم کە تۆ لایبەی نانی بەیانیە بۆ ئەو کەسانەی کە لە سەر و 40 ساڵەوەن وە قەڵەون و نەخۆشیان هەیە ئەمە ئیسفادەی چی لێکە مەجال ئەدا بەلەش بۆ ئەوەی کە خواردوێتی هەزمیکە تێگەیشتی ئەگینا بۆ ئەم خوشکەم و بۆ مێردەکەی و بۆ مناڵەکەی ئەتوانێت نانی ژەمی بانی بخەوە مەکەن بەماڵ لەسەر من بڵێ وڵا دکتۆر وای تۆ تەمەەن سیستمی خۆراکەت بۆ ئەگۆڕ باش ئێمە دکتۆر کۆمەڵشتمان لەبەر دەمایە لێرە بۆ نمونەیشە لەمانە هێلکەیە باشە ئەمەی لە بەیانیانە باشە نانە ئەمە نانی تیریە ئەمە نانی هەورامیە ئێمە کولێرەشمانەوە گوتم بەتاکید و بەرهەمی شیرەمەنیشمانێ بەڕاست ئەمانە چی بخۆین ئەجا
ئەم هێلکەیە بە کوڵاوی بیخۆین یا سووریکەینەوە گە جوانە. سوورمان کردەوە جوانە بەم زەیتە سووریکەینەوە یا بەمەی بەحساب بەما ئەوترێت زەیتی زەیتون کە ئەمەش قسەی لەسەر سێ جۆری هەیە حەزەکەم بە وردی لەسەر نانی بەیانی و ئەوە قسەم بۆ بکەیت ئازیزم جارێ با من عەرزی جەنابەت بکەم ئەمیش لە تەمەنێکەوە بۆ تەمەنیشکە فەرقی ئەمە یەک بۆ هەموو تەمەنەکان یەکشت نییە باش بەڵام چی باشترە نانی کولێرە باشترە یا بازار باشترەیان تیری کامیان باشە گەنم یا جۆ گەنم یا جۆ ڕەحمەتی خوا لێبێ یا سەمون هەر نانێک زۆر ئەستور بوو ناتەن دروستە چون هەویرەکەی زۆرە کە چووە لە شەوە هەموو ئەمە یەک نانی بازار باشترە لە نانی ئەستورەکە لە کولێرە ئەستورەکە کە زۆربەی هەویرە نانی تیری باشترە لە نانی بازار لەبەرەوەی سۆدەیتیایە نازام چیدە نانی تیری ئەگەر گەنم بێ لەو فەڕەزنا لە سەدی کاربۆیدرێت بێت جۆ لە 1970 یعنی وا تەسەور نەکەی ئەو کەس بەعزێک کەسێڕەوەڵا کاک دکتۆر من ئەو نەساڵە جۆ خۆم کەچی شەکرەکە مەروایە نانی جۆ شەکر بەرزەکاتەوە خۆتەڵ نەخڵەتێنی بەوەی کە بڵێ نانی جۆ خۆم شەکرەکەم کۆنتترۆڵە بێ ئەو جوێ پرسیارێک باشە ئەو ئاردەی ئێستا هەیە لە بازار مطلقاً جۆ نییە کە ئەڵەن گوێ من برادرمێ نانۆخانەی هەیە ئەڵە وەڵی لە هەندێک شوێن کاکاوی تەیە بەتەکید لە هەندێک شوێن ڕەنگیکی تیە ئەمەی کە ئەوەی لە خارجێتەوە بە ناوی کولێری جۆنانی جۆ نییە خێنە هیچ ڕەبتی بە جۆ نیە ئازیزم کاکە دانا ئەوەی لە دەرەوە هاتە ناوە علامەتێکی سفامی خەزە چون ئەو شەریکاتی عیملاقی لە دواوەیە کە ئەوێت تیجارەتێکی زۆر گەورە بکات لەو زەیتێ لەو لاو بدە بابێنە سەرەوە ئایا نانی تیری باشترە نانی جۆ و نانی جۆ بە چیەوە بە کەپەکەوە باشترە لە بێ کەپەک ئێمەی زاڵم چوین هەچی کەپەکە لامان بردووە نانە گلوتینە کاربۆیداتەکە خۆی پیور لەبەروی ناسکە و جوانە و خۆشە بۆ دەمی دادەگیان لەبەرەوە ئەم هەچی خواگیان بە کەپەکەەوە بە دووسکردە بە کەپەکەەوە بیخۆین ئێستا کەپەک بەشێکە لە عیلاج هەندێک پزیشک بەڕێز هەیە هەندێک پسپۆر هەیە کەپەگە نووسێ بۆ هەندێک کەس لەبەرەوەی کەپەکی لە یەکێک لە موسیبەتە زۆر گەورەکان ئەوەیە کە ئێمە ڕۆژی بەشی پێویست کەپەک وەرناگرین باش ئەم نانی کە باست کرد برژاو بێ باشتریا کاڵ بە یەقین برژاو بێ بەس نەسووتابێ بەڵام سێریکە ئێستا نانی بازار دایمە کە وەریەگری لە دوکانەکە هەڵی جێڕەوە بە ڕۆژوانەکە دایمەنێ بزانە چەنی سوتاوە چون ئەو سوتاوە گوچیلەکان دوێرانەکە جگەرت دوێرانەکە کە هەموو ئەچێتە جگەرەوە ئەمە نسبەتێکی زۆر سمومە ئەچێتە لەشتەوە کە لەشت خۆی ماندووەکە لەبەرەوەکە بە کوڵاوی بخۆینە بە زەیتەکە زەیدیا هێلکەکە ئازیزم هێلکە مهمترین خواردنە لەسەر ڕووی زەوی هیچ خواردنێک نییە بەقەدەر ئەسڵی نییە ئەو کۆلۆسترۆڵی کە خوا دروستی کردو لەو هێلکە کۆلۆسترۆڵن مهمەکەیە کە HDL بەرزەکاتەوە LDL داوەزێنێ ئەوە بەس زەمانەتی ئەوم بۆ کە سووری مەکەرەوە بە کوڵاوی بیخۆ باشترین خۆراکە تەنها ڤیتامین سیتیانە هەموو نەوع ڤیتامیناتێک و معادنێک و چەوری و پرۆتین و کە هەموو شتێکی هەمە شیرەمەنیەکان شیرەمەنی زۆر 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 مهمە شیر بەڵام ئەم کام شیر ئەم شیرە ناو لە ماڵی ئێمە پێڵەن شیری هەچەکە شیری وشک ئەزای چی ئازیزم سەیریکە شیری وشک چۆن دروست کراوە لەگەڵ ڕێزما بۆ هەموو معاملەکانی کە دروستیەکەن بەبێ ناوهێنان پرۆتین چەوری لەگەڵ هەندێک ڤیتامینات و هەندێک معادن و تامی شیر و بۆنی شیر و ڕەنگی شیر هەڵێشێلێدا کاکە گیان ئەم شیرە مەگنیسیۆمی زۆرە ئەم شیر خۆی تێ کردووە کالیسیۆمی زۆرە کە دیعاە بۆ شیرەکانەکەن ئەمە زۆرە لەبەرەوەی کە خۆی تێ کردووە باش ئەو شیری کە لە گوانی مانگاکەیەتە خوار ئەو بڵم بەرهەمە خۆماڵەکان ئەوانەی کە لە قوتون راون گومانی تیانە مەوادی حافظەیتیانە سەیری ئازیزم من یەک قیاس بە جەناب دەڵێم کیلۆیەک یا قوتوویەک شیری وشک بێنە بە حدودی نیو بەرمیل شیری پێگریتەوە ڕاستە نیو بەرمیل شیری ئەسڵی بێنە بزانە بایی چەنە وشکی کەرەوە بیکەرەوە بە پاودەر یعنی سعری ئەو کیلۆ شیرەی کە لە شیرە ئەسڵەکە وشک کراوەتەوە لە $100 زیاترەکەوێ ئیسا هیچ شیرێکی پاودەر نییە لە 28,000 و 32,000 زیاتر بێ لە بازاری کوردستانە من لە تۆ پرسم و لە بینەرە پرسم معقولە ئەو بە $100 کڕی بێتی ئێستا بێ بە 28,000 نابێشتی بە لەبەرەوە
لەبەرەوە هەر شتێکی لە خارجەوە بۆمان هات علامەتی ئیستیفامی بخەسە چونکەم ئەوە شەریکاتی گەورەی لە دواوەیە قازانجی لێ بکە تۆ وەرە ئەم کوردستانە ڕەنگینەمان هەیە ئەم هەموو لادێمان هەیە ئەم هەموو مانگا و بزن و مەڕۆژەمان هەیە کەچی خەڵکەوەندە خۆی ماندوو نەکا بچێ پێیای کاتابی خوا کاگ دکتۆر نیهات باست کرد ئێمە هەندێک شتێ زۆر بیکڕین لە ڕووی زانستی ئابوووریەوە هەندێک شتی جێ بە پێی پێویست بام پرسیارەکە بۆ ماڵ وەگشتی وا لێ بکەم ئێمە ئەو شتانەی ئەیکڕین ڕۆژانە بیکڕین هەفتانە بیکڕین مانگانە بیکڕین چۆن لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئابوووریەوە ئەم شتانی خۆمان تەردیکە تاوان جگەل لە هەندێک بابەت دەسە بوون تۆ سەوزە و تەڕەومیوە بێ ڕۆژانە بێ بێکمان بەڵام هەندێک بابەتی تر هەیە ئەین تۆ پێویستەکە هەموو ڕۆژێ بۆ 5 کیلۆ برنج هەموو هەفتێ چتە بازار یا یەک جار فەردەیەکی 50 کیلۆیە کڕم 25 کیلۆیە کڕم بەشی مدەتێکم کار ئەمە لە ڕووی ئابوووریەوە کامەی دروستە بێگومان بڕی گەورە باشترە هەم بۆ ئەو جەنابە فەرموو هەم بنزینی سیارەکە کەمەکاتەوە هەم بۆ خۆت هەندێک کاتێ بۆ گێڕێتەوە بۆ ئیشی تر سەرفیکەیت بۆ زۆربەی شتەکان بە بڕی زۆرتر بیکڕی باشە بەڵام ئەبێ ئەوەندە زۆر نەبێت لە فترەکەیە نرخدا بە زیینوینی زۆری تێبکەوێت یعنی با بڵێن بەرز و نزمی زۆری تێبکەوێت چونکە وەکو باسم کرد وە کۆنیش ببێت بەڵێ کۆن ببێت ینی کوالیەتی تێبچێت ئەویان با لێ بگەڕین بەس ئەوەی کە من پێشتر تێبینیەکم ما نابێت ئەمە زۆر جار خەڵکی ئێمای کات یعنی ڕاستە لەوانەیە جاری وایە قازانچکیت ئەو شتە تەواوە ئێستا بۆ نمونە چاکەتێکە کڕیت بۆ هاوینی کڕی ئێستای کڕی ئەڵێ وەڵایی ئەمە ئیتر قازانجم و هاوین ئەم شتە کاکە زۆر گرانە وەڵام من دۆستێکە ناسە زستانان جلی هاوینەکڕێ هاوینان جلی ئەمە زۆرە لە ناو کوردە ئەمە تەسەورێکە دروست بووە کە ئەم شتە باشە چەندین گۆڕانکاری هەیە لەم فترەیە گۆڕانکاری لە مۆدێلا هەیە گۆڕانکاری هەیە لە نرخا گۆڕانکاری هەیە لە زەوقا ئەمانە لە ڕووی اقتصادیەوە ینی هەمووی پێوترێت گۆڕانکاری ئەم تەغییراتە ئەبێ ئینسان حسابی بۆ بکا بەڕاستی لەبەرەوە اینجا گۆڕانکاری گیرفانیش تو ئێستان پارێ و یاوە بەمە جاری وا هەیە گیرفانە بەتاڵە بێت ئەو پارەی پێویست بوو بۆ شتێکی تر زۆر زەرور بوو بە تایبەتی ئێمە باسی ئەوە بکەین مستهلیکی متەوەسط دەخل یعنی ئەوانەی مامناوەندین چونکە زۆرینەی خەڵکی ئێمە مامناوەندی بە تایبەت موچەخۆر یعنی مامناوەندی یعنی موچەخۆر بەڕاستی گیرفانە کاتێک زانی تیان نامێنێ موچە درێ نەدرێ ئەبێت تۆ حسابی ئەوە بکەیت شتێک ئەکری بنمونە جەنابە ئەفەرموویت فەردەیە برنجەکە قەیناکە 20 کیلۆ بەس پێویست ناکات تۆ 70 کیلۆیەک بکڕی هەم کۆنە بێ هەم زۆر ڕاستە ینی بڕەکە گەورەیە و ئەوەنەوە پەیوەندی بە ئەندامانی خێزانی ماڵێکی شەوەیە سێ کەس من جیاوازە لەوەی دەکەس زەوق لەسەر ئەو برنجە نامێنێت ئەوەنە ئەی خۆی تۆ دووبارە لەوانەیە حەسکی بیگۆڕیت بەڵێ پارە بدەی بە شتی باش بەڵام ئەبێ دائیمەن ئەمە بە بۆچوونی منداڵ هەفتانە پارەی بیتێ لە 6 ساڵی بۆ دواوە بۆی فێری ئیدارەی دەخلی خۆی بێت بۆ نمونە بڵێ ئەمە 5,000 بۆ تۆ لەم هەفتەیە سەرفیکە من جاری تریش ئەمە موتووە و ئەمە دەنگدانەی زۆر بۆ مناڵەکە نازان پارەکەونەکە و چیریەکات و ئەم قسانە زۆرەکرێ بەڕاستی بەڵام تۆ بێ ئەم مناڵە فێری ئیداری دەخل بکەیت لە ئێستاوە فێری ئەوە بکەیت احتیفاز بە پارەوە بکات ئەگەر ئەم 5,000 سەرف کرد نەچی لە چوارشەمایە بڵێ وەڵایی قەیناکە سەرف بووە بە من 2,000 بێ بگوناحە چونکە ئەو مناڵە فێری ئیسرافە بێت ئەوێ فێری ئەوە بێت 5,000 یاوە پێی بۆ هەفتەیەک لەو هەفتەیە سەرفیکە ئەگەر چوارشەمە لێ بڕا و ڕۆژە هیچی نەبێت زۆر باش فێر ئەبێت وە بۆم ئەمە بۆ هەفتانە بۆ شتەکانی تریش هەفتانە مامناوەندیە زۆر باشە هەندێک شت هەیە توانی بۆ مانگە 2 مانگ 3 مانگ بیکڕی وەکو جلوبەرێک توانی بۆ ساڵێ بیکڕ عادەتەن هەروایە بۆ چەند ساڵێک لە بەرێکی یا بۆ ماوەدی پاکەڕۆ لە ناو ماڵات توانی مانگانە بیکڕە بەڵام زۆربەی شتەکانی خۆراک و ئەمانە هەفتانە 2 هەفتە جارێک زۆر ئاسایی و طبیعی تابان خان تۆ بە حکمی ئەوەی کە چێشتخانەت هەیە ئەو خەڵکی ڕووەکەنە جەنابەت هەستەکەی ئەم دکتۆر بەڕێزە و چەندەها دکتۆری کە و خەڵکی کە لەسەر تەندروستی و خۆراک قساکەن هەستەکەی ئەو خەڵکانی دێنە چێشتخانەکان وعیکی تەندروستیان وەرگرتو و تەندروست نانەخۆن ینی ئەو شتانەی داوایەکەن لە کەمێتیەکەی لە جۆریەتەکەی وەڵامەکەت بۆ دوای ئەم ناوڕە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێ و ئێمە چینە ڕیکلام بەڵام زوو دێنەوە دووبارە خۆشەویستان سڵاوتان لێ بێت لە بەشی کۆتایی بەرنمەکەیە لەگەڵتانی تابان خان بەڕازە و خەڵکی دێتە چێشتخانەکان نان ئەخۆن
وەکو دکتۆر کارزان و چەنەهای وەکو دکتۆر کارزان شەوانە و ڕۆژانە لەسەر کەناڵەکانی میدیا باس لە دروستی خۆراکەکەن هەستەکرێ خەڵک وعیەکی تەندروستی بۆ دروست بۆ لە چۆنێتی خواردن و کەمێتەکەی و جۆرێتەکەی باڵا کاکدانە ئەو جیلەی کە لە لای من نانەخۆن ڕۆژانە گەنجن بە تەمەنیان تیان نییە ئەو نشی کە دیراسەم کردبێ کێن هەواڵی خواردنەکانە پرسن یەکسەر ئەڵێن چی و لێناوە بەچی زەیتێک لێوناوە چۆن لێوناوە ئەها لە خەمایە کەسی وا هەیە ئەڵە من برنج هەر ناخۆم لای بە ئەڵم برنجی کوردی ئەڵە کوردیش ناخۆم باشە کەسی وا هەیە ئەڵێ زەڵاتە سەوزە پێش نان خواردنەکە سوپ ئەوەم بەرێ ینی بای خۆی هۆشداریان هەیە هۆشیار بوونێتەوە بەڵێ بەعام و خەڵکی لە لای منە ئەروەڵڵا زۆر دڵم پێیان خۆشە یعنی لەبەروی لە کوواڵێتی خواردنەکە ئەپرسن لە بەرهەمەکە ئەپرسن بەچی ئامادە و کردو ئەمەگەر لە خەمی خۆیان نەبێن پرسیارانە لە من ناکەیان ئەڵێ برنج ناخۆم شتی سورۆکرا و ناخۆم مریشکەکە بە قۆزی بمەرێ هین بە کوڵایی بمەرێ سورۆکرا و ناخۆم تخوازیتت یا بەکارهێناوە هەمووی ئەپرسێ دقەفێکی جوانە دکتۆر کارزان ئەوە تۆ دڵخۆشەکە وەڵامە زۆر دڵخۆشم کە گەنجێک ئێستا ئەوەندە مشوری تەندروستی خۆیەکە ئەچێ وەکو ئینگلیز چۆن ستارتینی ئەو سەرەتای هەیە یعنی قایمێکی گەورە و گرانە دەیاتێ لە مقبلاتی لە پێشەوە ئەخوا لەبەر خاتری ئەوەی کە مەعیدەی بە خواردنە زیینۆکان پڕکاتەوە نەک بە خواردنە بردۆکان لەبەرەوە من ئەچمە هەر مەطعمێکیش لە پێشەوە داوای یعنی قاپێکی گەورە یان ئەگەر بۆ فێ مەفتوح بێکسەر جاری لە ستارتینگەوە دەست پێکەن ئەوە زۆر مهمە چون خواردنە زیینۆکانی معدەن و سوتەڕەتیزە و ئەمانە لەگەڵ جەوەنەر و لەگەڵ قەرنابیت و ئەمانە زۆر دکتۆر نەوسنەکان عادەن کە ئەچنە مەطعم و یا خواردنی خۆشیان لەبەر ئەڵێ هیچ ناکات و مەعیدەی خۆت بەسەرقەبیلات بازارە گۆشتەکە ئەگەر شتێمایە بۆی تەرتیب عفو کاک دانایەکشتی تر کامیان فۆکسی بخەمە سەر جارانی خەڵک دووگی حیوانی نەیە خوارد چاوری حیوان ئێستا کە من زۆربەی زۆری چاوریەکانم دووگە بە 10 کیلۆ بە 20 کیلۆ کە ئەیکڕم ئەیکەمە خواردنەکانەوە کە ئەڵێم بۆ حازرم کردو زۆر دڵی پێخۆشە ئەڵم با بە ئەوەندەی من خەمی مەعیدەی تۆمە خۆت خەمی خۆتت نییە ئەوان ژڕا هاتوون لەگەڵ ئەو تامانە کە جاران هەر نەیەخورە ئەچینە لای پرسیاری ئامادەبان دووبارە بەخێر بێن سەرچاو بەرنامەکەتان جوانتر و ڕازاوەتر کرد لەسەر کۆی ینی پرۆگرامەکە و قسەکانی ئەم میوانە بەڕێزانە چ پرسیارێکتان هەیە لە خزمەتانین بۆ چ بەڕێزێکە ئاراستەیەکەن و پێی بڵێن ئەمان لای خوان یاداشتێکەن و بێگومان دوایەوەی کە هەموویمان وەرگرت وەڵامی هەمووی لە ئاخیرادێنەوە فەرموو سەرەتا دەستخۆشی لێکم کاکدانا بۆ بەرنمەیە بەڕاستی نمونەی ئەم بەرنامانە پێویستە هەمیشە هەبێت بۆ ئەوەی کە بینەرەکان لە زۆرێک لەو شتە هەڵە باوانی ناو کۆمەڵگە و ناو مۆبایلەکانمان دوورکەوینەوە کۆمەڵە پرسیارم داناوە ئاڕاستی بەڕێزانیەکەم باسی بەرهەمی خۆماڵی کرا کە چەنێ سوودی هەیە لەگەڵ بەرهەمەکانی ترە کاکتۆر ئاماژە پێکرد کە هەچێک لە دەرەوە هاو علاماتی و خەرسەر ئابووری ئێستا زۆر خراپە ئی هەموو کەسێ ئەگەر بین بە جوانی تەماشاکین بەرهەمە خۆماڵەکان نرخی زیاترێکە لە بەرهەمەکانی تر لەبەرەوەی چاکترە بێگومان بۆ نمونە ئەو برنجی کە من کیسێگە کڕم بە 20,000 و 30,000 ئەگەر بە برنجی کوردی ئەسڵەکەم دەستکەی بیکڕم نرخێکی زۆرەکە 2 کیلۆکات کەوە توانایی منی تیانە بیکەم دووەمینیان ئەزانیە سەوای لێ هاتووە بەرهەمە خۆماڵیەکانیش فڕوفێڵی تیاکرێ ماسی کوردیەنی نازانانی ئەم 100% ماسی کوردیە هەوێن کراوەیان تێکەڵی ترە شیرەکە بە هەماشە تەنانەت دۆیە کوردەکەی کە ئەی کڕین ئەو دۆ حەقیقی مەشکە ژەنینەکە نییە کە ئەی خۆین یعنی ئەمە وای لێ کردووە یعنی سەر لێ شێوایی لە ناو کڕیارە دروست کردووە من چی بکڕم و چی بخۆم چی بەکاربێنم یەکێکی تر بریتە لە کاریگەری سوشال میدیا من خۆم کەسێکی چالاکی واری سوشال میدیا هەمیشە یعنی ئەبینی تەنها خریجێکی زانکۆیە یان هیچ پسپۆڕێکی نییە لێت بۆتە دکتۆر وەرە بەیانیانە مە بخۆ وەرە ئەمە بۆ زعیفی بخۆ وەرە ئەمە پرۆتینی تابی خۆ یعنی تۆ پیجەکەت پیجێکی بۆ نمونە لایفستایلی ڕۆژانەتە هەمووی بۆتە دکتۆر لێت خەڵکانی من وعیم کراوەترێکە بە قسەی ناکەم خەڵکانێکان بە قسەیەکە یعنی لەسەر ئەو ڕێچکەی ئەوەڕوە وەرە بەیانی ئەو بخۆ وەرە نیۆڕ ئەو بخۆ وەرە ئێوارە ئەو بخۆ یعنی چەندەها شت تێکەڵەکە پیشانی بینەریە یەکێکی کە لەوانە لەگەڵ ڕێز و احترامم ڕای جیاوازی دکتۆرەکان دکتۆرێ دێ بە مناڵێ ئەمە بخۆ ئەوە مەخۆ ئەمە چاکە ئەو چاکە دکتۆریڵێ نەخێر ئەو هەڵی کرد پێچوانی ئەو بە منەڵێ من تۆ ناناسم فلان دکتۆری ناناسم بە قسەی کێت کامتان بکەم شتێکی تر بۆ خەت و تابان من دێمە چشخانەکەی تۆ یەکێکە نانەخۆم
چۆن متمانە بە خواردنەکانتان بکەم تۆ ئەڵێ من فلان زەید بەکارێنم ئەمەڵە فلان زەید ئەمەڵەوە بەچی متمانە چۆن بکەم یعنی گەوتوینێت تا ژیانێکە و هەمووی گومانە شتی ڕاست و دروست دەگمەنە شتی ڕاست و دروست ینی کەمترین ئاماژەی پێکرێ بە هیوام لە ڕێی کەناڵەکەی کاکدانا و تەلەڤیزیۆنی پەیامەوە ئەم پەیامی من بگە هەرچیەک بڵاو کرایەوە کەسەکە پسپۆر نەبێ متمانی پێمەکە من چەندی ساڵە لە سوشال میدیا پیجم هەیە تا ئەم دقی ڕۆژێک نەموت تۆ فڵانشت بخۆ تۆ مەیخۆ بۆ ڕەنگە ڕیتمی جستەی من جیاوازە لە ڕیتمی جستەی کەسێکە دەستان دەستخۆش بە بەرنامە جوانەکەتان بەخێراتنی هەرێکێک لە بەڕێزەکانەکەم من پرسیارێکم هەیە هەم لایەنی ئابووری و هەم لایەنی تەندروستی شەگرێتەوە چۆن ئێوە بە ئێمە ئەڵێن تەندروست بن لە خواردنە باشە مناڵیش ئەوە گرنگە احتیمامی پێ بدرێت تۆ ئەڵێ ئێمە ساڵی 60ەکان ساڵی 70ەکان بۆ شێوازە خواردنمان خواردووە ئەو شێوازەی کە ئێمەشێ خۆین ئەو نەفەرقی هەیە لەگەڵ مناڵەکانی ئێستامانە چونکە مناڵەکانی ئێستا چی ئەخۆن نوقڵا پەشمەکە و زۆرێک لەو خواردنانە خۆن کە جبسە زۆر جوان ڕێزانراونەتەوە زۆر جوانن هەر گەورەش حەزەکات بیکڕێت ئەو نەجوانە بەڵام ئایا ئەمە چۆن لەژێر کوالیتی کۆنتترۆلا دەرچووە چۆن ینی هێنراوت ئەم دوکان و ئەو دوکان تۆمە بەس دەوەی ئێمە خەمێن لە مناڵەکان بخۆین جیلی داهاتووی ئەم کۆمەڵگەیە بەڵێ ڕەنگە تۆ بڵێ من بڵێ ئەوە مەخۆنی خۆم بەخسەت بکەم بەڵام ئێستا تۆ مناڵێکی 4 ساڵ 5 ساڵ چۆن بەخسەت بکە بڵێ ئەوە مەخۆ شتی جوان ئەبینێ شتی کەشخە ئەبینێ بەڵام ناوەکیەکەی پیسە دەرکێکی زۆر جوانە بەڵام ناوەکیەکەی پیسە لایەنە ئابوورەکەی لاین ئابوورەکەی پرسیارەکەم لەوە بوو چۆن بەژێر کوالیتی کۆنتترۆلا دەرچووە ئەمەیان پرسیاری هەیە سپاسانەکەم ئەم خاتونەش سپاسانەکەم بۆ بەرنامەکە من ئەوەی بەرنامە ئەبینم کاک دکتۆر لە کەناڵ و چەند دکتۆری بەڕێزیت دەبینم لەسەر تەندروستی خۆراکی گەورە با بڵێن نانی بەیانی وا پێویستەکە بیخۆین بەڵام یعنی تا ئێستا بەرنامەیەکم نەبینیوە داتای نەخۆشخانەی مناڵان وەرگێ با بڵێن ئەحسای مانگێ وەرگێت چەند مناڵ لە ماوەی ئەم مانگا داغڵ کرا بە بۆنەی ئەوەی کە دکتۆر بۆ دەرکەوتۆ تووشی بەکتریایە هەر نەخۆشیەک بوو بێت بە بۆنەی خۆراکی خراپەوە من ئێستا دوو قوتابی مێ لە قوتابخانە ڕۆژانە هەفتەی یەک ڕۆژ پاران ئێمە لە برەوەی چان لە تربەی کە نەبێت خۆم شتیان بووە کەمە جانتاکەوە بەڵام ئێتەوەڵە دایکە من هاوڕێ پۆلەکەم ڕۆژی 2000 بە جبز هیچ ڕقابەیەکیش نییە لەسەر با حکومەتی ژنەیکات یعنی من ئەوەی بەرنامە بینیوە لەسەر خەسخانەی هیوا و شێرپەنجە و چەنا نەخۆشی کە بەرنامەم نەبینیوە لەسەر حانوتەکان وەکو حکومەت ڕقابەی نییە لەسەر حانوت و ئەو شوێنانی کە دایک و باوک دەستی بە مناڵەکەی ناگات من پارەکەیمێ دەستم پێ ناگە ینی لە ماڵم مناڵەکەم سوێنم ئەڵم جبز مەخۆ خراپە لە برەی مناڵێک مێ 10 ساڵە بەکتریای مەعیدەیە ئەو چاو لە برادرەکەی یەکات ئەی کرد بە قسم ناکە بەڵام ڕقابەیەکیش نیە بەرنامەیەکیش نییە هەفتانە یا مانگانە چاو دێری حانوتەکان یا ئەو شوێنانە کات کە دایک و باوک دەستی ناگە بە مناڵ با حکومەتی ژنەیکات یعنی لایەنێکیش نییە بەنامەیەکیش نییە کە ڕقابە بێ بەسەر مناڵەکان و یا چاودێری مناڵەکان کە ئێمە ئەوەی هانی خەڵک ئەین لە خستخانە هیوا ئەمە خراپەوە بخۆنەوە مەخۆن بەڵام ناچین ئێمە تازە تاوایسە من 33 ساڵم تەمەنم تاوە ڕۆشتە بۆ نمونە بەڵام تێپەڕ بووم ئێستا ئەزانم ئەو شتانەی خواردومە خراپە بەڵام ئەی بۆ دایک و باوک وا ڕانەهێنی کە لە یەک ڕۆژیۆ مناڵەکان ئەم بەرنامەی ئێمە کە باز لە خێزانەکە ئەمە باسەکەین ینی هەر لە مناڵەکە ئەو خۆشمانوش سەب دوای لە دکتۆری پرسم خۆمەرج نییە ئەوانی کە تووشی شەکرە بوونی هەتا هەر پێوی بن بووی ئەگەر ستایلی خۆراکیان بۆڕم چاک بن بۆ مناڵەکانیش بێبووانە بە دایک باوک ئاڕاستانکەەوە ئەم بەرنامەش بەشەکەلەوە ئەو برایش حەزێر نەبێ دەستان خۆش بێ سوپاسی دکتۆران و تابان و ئامادە بوون لێ لە شان ساغ بێ بەڕاستیان بەرنامانە پێویستە بەس من ڕاستی گلێمێ لە دکتۆر چونکە اختصاسیەوە بوارەیە و هەردووکیان دکتۆرن بەشی خۆراک چونکە هەست دەکەم شتێکیان لە مێشکی عایلەیە دروست کردووە من وەرزشەوانم شتێکیان لە مێشکی عایلەیە دروست کردووە نەیاڵن دووژەم بخۆی نایڵن سێژم بخۆی بخۆی مەقسەدم دێستا بۆ باسەکان بۆ وەرزشەوان عەرزم کردی ئێستاش وتم ئاخە دکتۆری وایە لە سێژەم لە چوارژەم لە پێنجەمی زیاتر خۆی سەرفیەکەی ئەوان لە ئەوان دروست نەبووە هەرڵێ فلان دکتۆروتی ئەبێ ئەوەش بکەیت ئەمی بانیشتەرەکەیت ئەوە بخۆی یعنی ئێوەش ئەتوان لە بینی قسەکانتانە ئاماژە بوون کە کەسێک پێویستی بوو ئەتوانە زیاتر بخۆ ئەو فەقیرە گرزیە بەس بێگومان بە هەر کەسێک زیاد سەرفکە کرێکارە وەرزشکارە ئەتوە ئەمانە ئەبێ تاقەی زیاتر وەرگرت جوم سەرفیەکەن کوڕی من سەمن بەیانیان
ڕێژێکی زۆر هێلکا خۆم مۆزە خۆم شۆڤانە خۆم على ئاسری خۆت شارەزای ئێستا پۆلی 5 مانگازم لە یاریانەوە باشە پێشتر ئەو هەمووشتەمە خوار سعات دەشتمە خوار بەتەکی کەچی ئێستا یاریسن دەکرد بەڵێ ماڵەوە هەرانود نابێ بخۆیت و خراپە و واد لێت و تووشی بەکتریا بیت کارزان وای وتۆ دکتۆر ئێستا کەوازم لە یاریهێناوە 5 مانگە دوو هێلکەم پێ ناخورێ ئافری لە بەرەوەی نایگیرێ بەڵام ئەو خەڵکە چۆنەوەم خوارد ناخوا میسرم بۆ وایە ڕاستە دەستخۆش پرسیاریە زۆر باشە دکتۆر ئێوە پرسیارەکانتان نووسیە لای خۆتان با من بێمە سەر نانی نیوەڕۆنج باشە وردە لە کۆتایی بەرنامەکە نزیکە بین ڕاستی ئێمە بێگومان نیوەڕۆ ئەوانە ناکات دەمچکراوە بەیانی نیوەڕۆ برنجە خوڕێ یا با بڵین ئێوارە دکتۆر ئێمە برنجی خڕ درێژ بخۆین یان برنجی خڕ بخۆین یا برنجی کوردی بخۆین یان پڵاو بخۆین یا قوڵی بخۆین بەڕاست ینی کامیان بخۆین ئەجا بە چ زەیتێک دیسانەوە ئەو کالۆریەی کە لە برنجی کوردیە هەیە لە برنجی خڕا هەیە دووقاتی کالۆری برنجی درێژە ئەگەر کەسێک ویستی زۆر کالۆری وەرنەگرێت توانێت درێژۆ خوا ئەگەر هیچێک زویستی کالۆری وەرگێ بچێ برنجە کوردیەکە بخوا بەڵام ئێستش هەر ئەیڵێمەوە کە برنجی کوردی خوارد ئەبێ دوو شت لە خۆتا بەدیبێنی یان ئەوە تا کەم بخۆی بۆ ئەوەی کە لەش چونگەکەمەوە کەسێ برنجی کوردی خوا برنجی کوردی زۆر قورسە و لە فەرقی زۆرە لەگەڵ برنجی درێژە یان وەجبەی دوای ئەوە ئەمە خواردن نوۆشی گیانە بێ وەجبەی دوای ئەوە دووری خەرەوە یان کەم بخۆ یان هەر لای بە لەبەرەوەی ئەو برنجەی کە خواردوتە هەزمیکە یان بچۆ وەرزش کۆکۆ کوڕە شیری نەموتی ئەکە کە ڕاضەکە بەیانی چەند هێلکا خوا سەرفێکا بەس کە ڕاضە ناکا دوو هێلکەشی پێ ناخورێت برنج بە پڵاو یا بە قوڵی بە یەقین بە پڵاو بە یەقین بە پڵاو چونکێکم بۆ کێ بۆ ئەو کەسانەی کە کالۆریان زۆرە و نەخۆشیەکانیان زۆرە بە پڵاو باشترە بەس بۆ گەنجێکی وەکو ئەو کوڕەخۆزە بە برنجیش بیخوا هەرەوەیە دکتۆر ئێمە گەر برنجەکە بکەین بە برنجی سوور یان ئەو شلەی کە لەگەڵ برنجا لێنین زۆر جار خانمەکان کابانەکان لە تەماتەکە ڕازینین ئەڵە کاڵەیە لەوانەیە پیاوەکەش کاکە گلەی بکا بڵە و شلێ بوا کاڵە ئەم دۆشاوی تەماتانە بەکارێن کاڵین ئەم دۆشاوانە بە هەموو جۆرەکانی دۆشاوی تەماتە دۆشاوی تەماتە دروستە تەندروستە کاک دکتۆر ئەوەی لە خارجەوە علامەتێکی سەبابێ سەر بڕۆ فەحسێکە هیچی ڕەتی بە تەماتۆنی ئەی دۆشاوێکە شتێکە خەلیتێکە لە کاربۆهیدریت تامی دۆشا و ڕەنگی دۆشا و بۆنی دۆشا ئەوەی تێکرۆڵەمە دۆشاوە بیخۆتەواو بدونی مسەمەیات ئەبێ کوردستانێکی ڕەنگینمان لە مەوسمی خۆیان بیڕوخێنە خەڵک تەماتە فڕەیە هاتە سەر جادۆ فڕەیە بۆ نایی لەو هەرزانیا بیکڕی لە گرانیەکە دۆشاوی تەماتەمان دروستە کرد لەسەر بانداوان ڕەحمەتی خوا لێ بێ ئێستا زۆر عیلم لەوە پێشتر هاودەڕۆ بەشی ساڵێکی ماڵی خۆت بە یەک ڕۆژ دروستیەکەی دۆشاوی تەماتە باش دکتۆر ڕۆنی بەستوو ڕۆنی حیوانی زەید ئەجا زەید ئەم زەیتی کە هەیە لە بایعەکە وەرەگیرە و لە بازاڕا هەیە یان ئەمەی لە مارکێتەکان بە ناوی زەیتی زەیتون ئەفرۆشە بە گران یان ئەو زەیتی کە ئێستا لە هەندێک لە معمەل و کارگەی ناوخۆی خۆمان دروست ئەکرێ و ئەڵەن بە سارد کراوە بەڵێ لیتری بە 15,000 دینارە تەنانەت یا زەیتی زەیتون یا زەیتی گلۆبڕۆژە لەسەر ڕۆن و زەیت خواقسەم کاکە دانا لە ئەمریکا ئەحسایەکەم خوێنەوە بە دوواداچوونێکیان کرد بۆ 7 شەریکەی براندی عالەمی بۆ زەیتی زەیتون 5یان ناتەندروست دەچوو تەنا دوانی دەرچوو گەورەترین فێڵ لەسەر ڕووی ئەرزا کە ئەکرێ دوشتەی زۆرە یەکەم و دووهەم هەنگوین و زەیتی زەیتون بە مطلقاً ئەسڵەکە نەماوە یعنی زۆر یعنی هەمانە الحەمدولله معمەلمان هەیە کە ئێستا ناوی ناهێنم لە کوردستانە ئەتوانێ بە ساردی بیگوشێ و زەیتی زەیتون بۆ گەرمکردن نەبێ تاوە ئێمە شتێکمان هەیە پێڵێن سمۆکینگ پۆینت واتە دەرەجەت الاحتراق کامیان لە چ دەرەجێک چوم کرد دەستی کرد بە سووتانی عنی بە کەڵغ نماوە زەیتی گوڵە بە ڕۆژە کە لەبەر چاوی خۆتا گوڵە بە ڕۆژەکەکەی بە معمەلەکە بە جیهازەکە لەو سرۆ ڕۆنەکەت بۆ دەرێنێت تەحملی دەرجێ حاراتی 106 پلەکە
واتە ئەتوانی برنجی پێلێنی ئەتوانی شلەی پێلێنی ئەمانە زۆر مەزبوط و هیچ عیبی نییە. ئەتوانی هێلکەڕۆنیشی پێ بکەیت؟ نه لەبەرەوەی دەرەجەی حالەتی هێلکەڕۆن زیاترە لە با بڵێن ڕۆنەکە ئەقرچێ. زەیتی کونجی لەو باشترە، زەیتی تەحملی دەرجەی 170 ئەوەنگاکە. زەیتی زەیتونی ئەسلی کە پێڵەن ئەکستراڤێرژن کە ینی عسڕەی یەکەم ئەگەر ئەوە بێ تەحملی دەرەجەی 190 ئەوەنگاکە. هیچ زەیتێکی زەیتون کە لە بازاڕەکانە هەیە بۆ ناکرێ گەرم کرێ و قرچێنرێ؟ نا بەعکسەوە زەیتی زەیتون ئەتوانی باینجانی پێ سوورکەیتەوە، ئەتوانی هێلکەڕۆنی پێ بکەیت، ئەتوانی برنجوشلەی پێلێنی ئەمانەی پێکرێ بۆ ناگاتە دەرەجەی 190 ئەوەنگا کە بسووتێ، بەڵام بە کەڵکی فرن نایە. ئەی چی باشە بۆ فرن؟ ڕۆنی کوردی مهمترین ڕۆن لەسەر کوڕی ئەرزە سەمنەی بەلەدی و دهنی حڕە بۆ چونکێکم دەرەجەی حرارەتی لەسەر و 250. باشە دکتۆرەوە لە تامەخانی شەپرسم ئەو بۆ ئافرەت حەزەکە کابان حەزەکە ئەم ڕۆنە قرچێ و دووکەڵی لێ بەرز بێتەوە ئەنجا پیازەکەی تێکوەسێت بێ هیچ زەیتێک مەهێڵن بقرچێ کە قرچە تەحویل ئەبێ بۆ دوهونی یانی کاربۆیدرێتی ڕار ئەو کاتە LDL و کۆلسترۆل باشە. ئەوەی لە خارج جواتوە بەڵێ من بۆ فریان باشە بەس بۆ فریان باش بۆ ئەی ڕۆنی ئەوەی کە بەستوو لە مارکێتەکان ئێستاویش جوابەمە بەس بیرە نەچێتەوە. ئەو ڕۆژێک پێش 8 ساڵەمە پێش لە قەناتێک باسی ئەو زەیتەمەکەم ئەو قسەی جەنابتم بۆ جێڕاوجا وتم ئەرێ تۆ سیارەت هەیە کابرا زۆری لە عەجایب وتی بەڵێ وتم ئەی ڕۆنەکەی گۆڕیوتی بەڵێ وتم ڕۆنەکەی بە چەند نەکڕی وتی وەڵا کاک دوکتۆر لیتری بە 9000 و 10000 تۆمای بۆچی عیب ناکەیت تۆ سیارەکە خۆشترێ لە خۆتی ناوەڵا کاک دۆر شتیوانیە من خۆم خۆشتر لە سیارەکەم وتم زەیتێکەکەیتە خۆتەوە لیتری بە 1000 ئەیکەیتە سیارەکە تۆ 90 یعنی ئەو کاتە کە من باسی مەم لێ کرد زەیتە بە 750,000 بە قورئان کە تەواو بوو مصەوەرەکە وتی کاک دکتۆر بە 750 لای ماڵی ئێمەوە هەیە. ئێستا تۆ ڕۆنی بەستوو کاک دکتۆر ڕۆنی بەستوو سەیریکە. ئازیزانم ئەگەر دوهونی متەحەویلەی تیا بوو مەیکڕن بەعمە یان دروست کراوە دووری متەحەویلە. ئەگەر مهدرەج بوو یعنی هایدرۆجینی پیابرا بوو ئەوانە مەکڕن. هەندێک صفات هەیە مستهلیک حەقە خۆی تۆ زەماندوو کاکە ئێمەم قسە ناکەین دە تۆش وەرە لە سوپەرمارکتەکە سەیری بکە تۆ زێبی خوێنەرەوە بزانە ئەم زەیتە چیتیایە چیتیانەیە چونکێکم یعنی ئەم ڕۆنە کەڵکی ئەوەی نێتۆ بیخۆی هەمووی دروستکراوە. ڕۆنی حیوانەکە لە هەمووی تەندروسترە؟ نه ئەتوانین بڵێن ڕۆنی حیوانی بەشێکە لە تەندروست چونکێکم لەشی جەنابت و لەشی من پێویستی بە ڕۆنی حیوانی هەیە وەقستێک پێویستی بە ڕۆنی نەباتیش هەیە ئەبێ هەردووکیان بە تەوازۆن بخۆی زۆم لەشی خۆمان پێویستی بە باش دکتۆر ئەو پرسیارانەی لە تۆ کرادو وەڵاهی ئەو بەڕێزێک باسی نرخی شتە باشەکان بەرزە اینجا خۆی ئەوە گرفتە من و دکتۆر کارزان لەم شتە دایمەن شەڕمانە بێت چونکە ئێماڵێن ئاگا لە گیرفانە بێ ئەمی شەڵە کام شتە باشە ئەو بخڕا ئیتر بۆ خەڵکی ئێستا ناگونجێ بەڕاستی تۆ زێک نەگونجا مەرجیش نییە هەرچی گران بوو باش بێ مەرجیش نییە ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین کاکتۆریش خۆ هەر تقریبا هەر هەمان ئاراستەیە کە مەرج نییە ئەو شتانی کە ئێستا من لە کاکتۆر شتێکە ئەنی ئەوەی کە لێشی نووسرا مواسەفاتە ئایا مواسەفاتش بەتاکید ئەوەی کە لەسەر ئیجباری ئەکەن لەسەر قوتۆکە چی واقعە ببینوس مەسەلەن ڕزەیتێکم بینی هی وڵاتێکی دراوسێ بوو لە خوارەوە لە عەرەبیەکە هیچیان نەنووسی بوو لە فارسیەکە لە خواری خوارەوە نووسیبیان هیدرۆژینە یعنی مهدرەج ئەمە ناشتە ناوی وڵاتەکە بینیڵی بە فارسی بەس ڕۆنەکە ئێرانی نەبوو. ئێستا ئێمە بەڕاستی کوالیتی کۆنتترۆلمانەوە نەخراپە لە سوورەکانەوە شتیوا داخڵە بێت یعنی شت هەیە بە ئەڵمانی داخڵە بێت و لە ئەڵمانیەوە نەیبینیوە زەوی ئەڵمانی نەبینیوە لەبەرەوە یعنی ئەم بابەتانە بابەت ینی ئەوکۆ خوشکەوتی کەوتینەتە جێژاوێکی زۆر قورسەوە ئەوێ بەس خوا بفریامان بکەوێ بەڵام وەکو نرخی شتە باشەکان من ئەوە نەئەڵێم گیرفانی مرۆڤ بەشی شتە زەرورەکان جارێ ئەبێ لی جیا بکاتەوە اینجا پاشان بچێ بۆ
شتە کەمالیەکان مقسێکم کرد لە پێشەکێکە وتم ئەوەنە ئینگلیز ئەڵەوەنە دەوڵەمەنگ نین پارەکانمان بدەین بە شتی هەرزانەوە لە ڕووی ئابووری بەڵ ئەو بێگومان یعنی ئەوەنە دەوڵەمەندی شتی هەرزان بکڕین یعنی لەو ڕۆوەیە کە تۆ شتێک ئەکڕیت هەرزانە کوالیتیە خراپە ئەوەیە تۆ باشە بەس دوایی ئەبێت هەزارها ئەوەنە سەرفکەیتەوە دیسانە لەبەرەوە ینی دەوڵەمەنیەکەش تۆکەوەنە دەوڵەمەنی ئەم هەموو بە دوایە دیسان مەسروفات بکەیتەوە بەڵام یعنی من قسەکەم ئەمەیە نرخی شتە باشەکان ڕاستە بەرزە بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ هەندێک کەمالیاتی بۆ دابەزێنە ئەوانەی کەوا تۆ جوانکارین و لە ژیانە پێویستە نیە هەنێک لەوانە دابەزێن بۆ ضروریاتەکان بەڵێ بۆ ضروریاتەکان چونکە بەڕاستی ئینسان ژیانی خۆی ضرورترە یعنی جەستە و ضرورترە وەک لە جلوبەرگەکە و جلوبەرگەکە وەگە قۆپچەیەکی پێوە نەبێ ئاساییە بەس ئەگەر ژیانە بۆ نمونە دەری کاگتۆرەڵی شوێنێکی کەوتە ئازار ئیتر ئەوە بەڕاستی ئەوەکو قۆپچەکەنی نایەتەوە جی تاکیدەن بۆ قسەی ئەم دکتۆرا شیرینە شەردنیە خوا فەرموێتی ئەبێت تۆ هەموو ڕۆژە برنج گۆشت خۆیانی خۆخوانەی فەرمەوە تۆ ئەتوانی لەوەش کەمکەیتەوە بۆ ئەوەی کە کوالیتی نوعیەتەکەت زۆر چاک بێ و شتێکیکەیە ینی خەڵکیەکەی سە مەعیدەی وەکو دڕاوی لێ هاتووە ینی معقولە یەک بەلەم برنج بخوا ڕابڵین سلوکی خەڵکی ئێمە بەڕاستی بەڵێ کۆمەلگای ئێمە ئێستا سلوکی کۆمەلگاکەشمان تێکچووە لە چه ڕوویەکەوە بۆ نمونە ئێستا هەرچی هێتە ماڵی تۆ یان هەر ماڵی هەر کەسێک ئەبێ ئیلا گۆشت و هەموو یعنی وەکو جاران نەما بەڕاستی خەڵک جاران تەماتەیەکم بۆ سوورکەرەوە زۆر ئاسایی و ئێستا لە پێشەوە تەلەفۆنەکات ئیترەوە 2 ڕۆژ پێش ئەوە ئەبێ ئامادەکاری بۆ بکات بێگومان ئەمە یعنی تۆ جاری وا هەیە لە هەفتەیەکە لەوانەیە 3 جار 4 جار میوانە بێت ئەمە هەموو جارێک ئەم خواردنە قورسانە و نرخیشیان گرانە بێگومان کێشە دروستەکات یعنی کێشە لە گیرفانە دروستەکات کێشە لە تەندروستیشا دروستەکات من یەک شتێک بۆ ئەو خوشکەی باسی کوالێتی کرد و لە سنوورەکانەوە تێپەڕن و ئێمە لە دوو لاوە کێشەمان هەیە یەکێک لە ناو بازاڕە ئێمە ڕقابەمان نییە کوالێتی کۆنتترۆلیشمان لە سنوورەکان زەعیفە بەڕاستی لەبەرەوەی هەردوو لا بە سیاسی کراون و گرفتی گەورەمان هەیە بە تەکیدەوە من لەگەڵیان تاوان خان بۆچی ئافرەت حەزی لەم ڕۆن قرچاندن و پیاس هایتر تا حەدی سووتان بۆی برنجەکە بۆر دەرچێسپی نەبێ تۆزە زانیاری مشک و جار خۆم چێژ لێنم ینی بۆ ئەوەنە حەزەکەن بەم شێوازە بێ ینی جاری وایە خواردنەکە شتەکە تەندروستە بەڵام لە کاتی پرۆسسی ئامادەکردنەکەی ینی دروستێک لە دەستەیە ئەمە بۆچی گەڕێتەوە بەڕاستی ئەوە ڕۆتینێکی هەڵەیە ینی ئەوە چی ئەو ڕۆنە بۆ ئەوە بقرچێنن برنجەکان سپینە بێ بەسوور تۆزە ڕووبەناری تێبکە ڕەنگەکەی ئەگۆڕێ بۆ ئیلا ئەبێ ئەو ڕۆنە وا بقرچێنم یعنی تەندروستبوونی خۆی لە دەست بە شتێکی هەڵەیە مەیکە قەیچێکە ڕۆنەکە بە ڕۆن تا ڕۆن کەوتووە بە دەردی کاک دکتۆر وتی هەندێک ڕۆنەی سە و زەیتی زەیتونە هەرچەند بە قەرچێ مشکلەیەکی نیە بەڵام ڕۆنی ترمان هەیە یەکە سروشتی بوونی لە دەستە یار بۆنی سوتاوی لەکە بی قەرچێنی بە تایبەت زەیت نابێ ئەوە بە قەرچێنرێ هۆشداری مهمە بۆ ئافرەت کاتێک شتێک سوورەکەیتەوە بەڵێ تەباخەکە پرژێ ڕۆنی بەرەکەوێ بەو ڕۆنانێکی پێیەکی کاتێک ئەتی ئەم ئینە پاکردیا تۆ لە چێشخانەکەی خۆزانیوانی کە دوکان و دوکانی لە فۆ و فاسفودانەیە یعنی ژینێکی توێژاڵێکی ڕەش دروست ئەبێ ئەڵی لاستیک هەر بە چقۆوە لێ بکە وەکو لاستیک وایە نابێتەوە ئەمە قوڕ بەسەر ئینسانە چێتە لە شێوەنیە خراپەوە ئەگەر وەڵامی و پرسیارانەی ئەو خاتونە با من هەرە پرسیارە لە خۆی بکەمەوانێ من ئێوارە میوانی تۆم یەمە ماڵەکەی تۆ چۆن بزانم کە خواردنەکەی تۆ تەندروستە چۆن بزانم کە تۆ شتێکی باشت پێشکەش بە من کردووە ناتوانی ئەگەڕێتەوە سەر ویژدانی ئەو کەسە خۆی و هەستکردن بە مەسئولیت وەک لە سەرەتای بەرنامەکە وتم من بەرپرسیارم چی بە تۆیم من جگەرم هەیە لەفی جگەرم هەیە بەرپرسیارم لەو جگەرە ئایا ئەمە ئێرانیەکەیە یاخود فرێشەکەی بەردەم بەلەدەکەی کە کیلۆی بە 8,000 برنجە خڕەکەیە ئایا ئەم برنجێکی توجاریە یاخود ئەو برنجە کوردەیە کە کیلۆی 17,000 پێدەم خۆ تۆ چوزانی جارێ دوانسیان پیشانی تۆما جارێ دوانسیان گۆشتەکە وەسڵ نیشانی توێ ئەمە ناکرێ بەردەوام نیشانی مشتری بی ڕەبتی بە مەسئولیەتی خۆتەوە وەزیرەکی مشتریش ئەو کەسەی گۆشت خۆر بێ جۆری گۆشتە ناسێتەوە ئەو کەسەی برنج خۆر بێ بەخوا برنجی کوردی جیایە و ئەمەتری جیایە حتامی جیایە ڕەنگی جیایە خەڵک خۆی هەست بۆ شتانە ناکات دکتۆرەکە وەڵامی پرسیارەکان بێتەوە عفوم کە لە بیداتەوە جوابی ئەم دوو خوشکە بچکۆلەیەم ئەدەمەوە مەسلەی کەس نییە لە دنیاە نەزانێ مەشروب و جگەرە منەظەمەی سەحای عالەمی ئەڵێ کەشتی دووشتی زۆر خراپن بۆ تەندروستی تەنانەت منەظەمەی سەحای عالەمی ئیجباری شەریکاتی منتیجەی کردووە کە بنووسن ئەمانە موسەبیبی ڕئیسی سەرەتان و ئەمانن
کەچی یەشنە کوردستانەوە بە کوالیتی کۆنتترۆلی شایەن و خەڵکیش ئەمە من تۆ سەر سەقافەتی خەڵک تۆ چپسەیەنی ئیجباری نەکردوی بناڵەکەی تۆ چپسی بێتێ ئێمە ئەڵێن خواردنێکی ناتەندروستە تۆ لێ بگرەرەوە ئەی سبێنێ ناتوانانی ڕێ لێ بگرێگە جگەرە خواگەر مەشروب خوا چون یەکەم ئەڵێ علمی وان ناڵێ لەبەرەوە من پێت دەڵێم ئەبێ خۆت ئەگەر تەندروستی خۆت و ماڵ و مناڵەکەت زۆر مەبستە ئەبێ خۆت ڕێ لێ بگری چون یەکەم ئەمە تیجارەتە کورە تلیاگیە ئێستا لە هەندێک وڵاتەیە ماریگوانە حەشیش لە هەندێک وڵاتە مەسموحە و هەندێک کەس ڕوخسەتی پێدەن کە بیکێشە لە هەندێک وڵاتی کەش ئەوەیە کە ئەزانی چەند خراپە بەڵام لەگەڵەوەشا تیجارەتی عالمی لەبەرەوەی مەسڵەرێکی تیجاری عالمیە لەبەرەوە ڕێگەی پێدەن لەبەرەوە تۆ نابێ بڵێ بۆوە ئەبێ بڵێ خۆم خۆت ئەبێ دانیشی بە دوای ئەمە سوشال میدیا سەبارەت بە خواردنی خۆماڵی بە یەقین خۆماڵی هزار جار باشتر لە خواردنی دەرەکی سوۆشیال میدیا من زۆر یعنی خەریکە ڕقم لیان ئەڵەسێ چونکێکم سەریان لە خەڵک تێکداوە بەڕاستی خوا دکتۆر ئەوان سەریان لە خەڵک تێکگاوە یان دکتۆرەکان یەکێک دێ ئەڵێ ئەمە خراپی دەڵێ ئەوە چاکە یەکێک دێڵە میوە لە شەکری سپی خراپترە بیخۆ یەکێک گەڵە نەخێر گۆشت باشتە یەکێکڵە نا گۆشتەکە سوور بێ یەکێڵە بەستوو بێ ینی گلەیەکیش با لە دکتۆرەکان بکەین باشە ڕەحمەتی خوا لەبێ بە تاکی دوایە من ئێستا گەربواری من بێ جارە باشی سوۆشیال میدیا بکەم باسیەوەشی بۆکەم گوێ بگرام سوۆشیال میدیا من ڕۆژێک لە ڕۆژان سەرێکیان هێنابوو ئەوە شەجەرەتی من زەقوم ئەمە شەجەری زەقومە لە خواب لە قورئانە باسی کردو ڕسمێکی هێناوە و خەڵکی این کردووە و یعنی تابعێکی دینی داوە بەغەڵێ کە تاقیقی لێکم لە بەرەوەی اختصاصی دقیقی خۆمە ئەمە هینتان دیوە دەمەشێر کە وشکە بێتەوە هێلکەدانەکەی ئەبێ بە فروت واتە لە ئەخیرەوە هێلکەدانەکەی کە وشکە بێ ئاوا تەماشایەکەی بزەبت ئەمە ئەوەی ڕسمیان گرتووە و بڵاویان کردوەوە شەجەرەتی من زەقوم ڕەبتی بە قیامەت و بە جەهەنەم و بە هەبئینەوە نییە ڕەبتی بە دەمەشێرێکەوەیە کە بووە بە تۆ و تۆکە لەبەرەوە لە ڕاستیە سوۆشیال میدیا دەورێکی ئێستا حالیان ئێستا لە دەوامەی ئەوان کە پیاوێک سەرچاوی ئاوساوە و شامپۆیکی بەکارێناوە قژی ڕەش کردو تۆ ئەمانە قسانەوێ سیقە نەکەین بە سوۆشیال میدیا هەردووچیان لەگەڵ ئەوە کە ئەبێ کوالیتی کۆنتترۆل یعنی زەبتی ئەمە بکە ئەبێ خەڵکیش ئەوەندە ڕۆشن بیر بێ کاکە بەسەر شت لە پیج بکڕی سەبارەت بە سەوزە و بقولیات بە کورتی کۆمەڵە پرسیارەکەم بە سەری وەڵام بەرەوە خواردنی ئەمانە میوە و بیبەری تون و سەوزات و بقولیات ئەمانە هەمووی زۆر تەندروستە بۆ ئینسان بۆ ئایا لە تەورات و لە ئینجیل و لە قورئانە کە خوا مژدەمانایەتێ بەهشتێکمان لە دوای کاکە چاک بکەن بۆی لە بەهشتێکا میوە بخۆن یعنی باوەڕ ناکەم کەس بڵێ میوە بەو شێوەیە مەخۆ چۆنێتی خواردنی میوەکە بۆتەیە تۆ نەخۆشی شربەتەکەی مەخۆ بەتڵپەکەوە بخۆ تۆ نەخۆشی بڕەکەی کە شیری نەکەمی کەرەوە بەس بۆ کوڕێکی گەنجی ئاوا ڕازاکە کورە بڕۆنوشی گیانە بێ ڕۆژی پەرتەقاڵێ بخۆ ڕۆژی هەنارێ بخۆ ڕۆژی مۆزەوە تێگەیشتی لەبەرەوە لە کەسێکەوە بۆ کەسی شکا گۆڕە چونکێکم تاکردنی لە خەڵک نابێ زانی بۆ ئازیزم من ئێمە سێ خواردنی ڕئیسین کاربۆهیدریت پرۆتین و چەوری ئەمە لەگەڵ یا دووشتی زۆر مهمەیە کە ڤیتامینات و معادنە ڤیتامینات زۆر ئینسان هاتە تینی لەشی خۆ دروستیەکە بەس معادن وەکو کالیسیۆم و مەگنیسیۆم و یۆد و ئاسن و ئەمانە مطلقاً لەش ناتوانێت دروستیکە لا بێت لە ئەرزەکە وەریگرین چۆن لە ئەرزە وەریگرین ئەبێ ئەو ڕووەکە بیمژێ بچێتە ڕووەکەکەوە میوەکەوە ئێمە بیخۆین ئیسفادی لێ بکەین یان مەڕەکە بیخوا بچێتە گۆشتەکە و ئێمە بیخۆین ناکرێ سەبارەت بە گۆشتی سوور مریشک هەمووی بخۆ یا ماسی ئەمانە بە فرێشی یا بە بەستووی بە یەقین بە فرێشی من ئەنساری فرێژم جەوان باش خەڵک ئێستا زۆر لە سەرەتانە ترسێ سەرەتان مەترسیدارتر و کوشندەترە یا شەکرە ئازیزم سەبەبی ڕئیسی کە تا ئێستا نەدۆزراوەتەوە بۆ سەرەتان خراپ بەکارهێنانی خۆراکە ناتەندروستەکانە ئەوانەی کە مەسەلەن
زەیتەکەت مهدرەجە و شیرەکەت قوتووە و نازانم چیەکە دوایەوە ئەچێ بەم شتە هەرزان بازاڕانە خۆی دروزەکە لە ئەخیرەوە جگەرە ئەخوا بە ئارزوی خۆی مەشروع بەخوا بە ئارزوی ئەمانە لەش هەموو یەچێتە ئینزارێکەوە کاک دانا پێت وان نەبێت جگەرەیەک و دوو جگەر و پاکەتێک و دوو پاکەت زەرر لێبا بەڵام تۆ ڕۆژی 20 جگەرە خەڵا من ڕۆژی 20 جگەرە خۆم نوۆشی گیانە بێ 20 زەربی 365 کە تۆ لێشێ پرسم کاکای تۆ جمعوشتیوات تەرکی ناکە یا جەژنێ ڕەمەزانێ نەزانە ئەڵێ نییە کە فاسی کە زەربیەکەی ئەکاتە 1300 جگەر لە ساڵێکە تۆ 10 ساڵیش جگەرە بخۆی کاکەدانە ئەکاتە 73000 جگەرە 73000 جگەرە ماکەکەی اینجا لە لەشتا دەرەکەوێت کی وایە ئەڵێ 40 ساڵە ئەی خۆم عەزیزەکەم 4 مانگە نەخ بەخۆ تەندروستیم هەر باش نەبووە ئێ تۆ چۆن چاک بێ باش هزار جگەرە بەرەو ڕەمەزانە ڕۆین لوقمەقازی و ناوسازی لوقمەقازی تۆ یەک دەقەت خواابێتە ئەبێتە میوانی خۆشەویستی ماڵەکان ئەرێ بەڕاست لوقمەقازی و ناوساجی خواردنن یا خواردنی وەرە ئەزانەی چی هەر کەسێک ئەوێت تەندروستی خۆی تێکدا بچێت لوقمەقازی بخوا بۆ نە ئاردەکەی تەندروستە نە ئەو زەیتی کە تیا سوور ئەکرێتەوە تەندروستە نە ئەو شەکرا و جڵقەیە لە شیلا هەمووی تەندروستە ئەمە هەموویەخوا کە چووە ناو لەشەوە ئەو لوقمەقازیە چۆن لەژەژێتە ئینزارجیمەوە خێرا هەموو شتێ بەرزە بێتەوە ئەنسۆلی سوور لە ناو لە شالەیە ئارێ بڕواتان بێ خەڵی گوێی لێنێ ئیگینا چۆن لە ئێستا لە فەڵەستین و لە ئیسرائیل لورە لورین لێ لەشیش ئاوا لورە ناوساجی زۆر سەقەتە لەبەرەوەی کە چییە لە ڕۆنێک قرچاوە لە ڕۆنا قسێکی جوانت کرد ڕۆنەکەی لە پێشەوە نانەکەی تێناگەنە تا دووکەڵەکەی نەبین کە دووکەڵەکان تێکرد ینی ئەکسپایر بۆ ڕۆن زۆر باشە دکتۆر ئاخر پرسیار لە تۆ کەمەری پیا و کەمەری ئافرەت بۆی کە بزانین تەندروست زۆر جار تەرازوو هینیە قیاز نێشکوە هەندێک کەس ماسوولکەی بەقوتۆ بێت هەندێک کەس ئەوی کەڵێ ئیسقانی ئەستورە و بتەوە بەڵام ئێمە بۆ شتێکی ستاندارد پیا و ئافرەت ئەبێ کەمەریان چەند بێ هیچ کەسێک نەخۆشی شەکرەی تایپی دوو ناگرێ هەتا مقاومە ئەنسۆلینی بۆ دروست نەبێت مقاومە ئەنسۆلین چییە خانەکان ئەو ئەنسۆلینەی یەت کە دەرگاکەی بۆ کاتەوە ناتوانێت دەرگاکەی بکاتەوە لە بەرۆی خانەکە بەرهەڵستی کاتەوە نیشانەی هەیە ئازیزی دڵ یەکێکیان لە ماڵەوە بەڕووتی مەترەکە بگرە بەورکتەوە ئەگەر بۆ پیاوان لە 96 سانتیمەتر زیاتر بوو 94 بۆ 96 ئەوە تۆ سەرەتای مقاومەی ئەنسۆلین دەست پێ کردەوە بۆ ئافرەتان 85 نابێت لەوە زیاتر بێت لەم ڕۆژانە لە چەمچەما بۆ پیاکەم گردی 146 بوو ئەو بەڕاست لە کوێ گیرە بزڵ ئەوانی کە هاتۆ زەورگیانینە سەروتریەکە بۆیڵن بیشی بەرەناوە لەسەر ناوک بیگرە ئەمە یەک دوو ئاپیاوەکان پارچە گۆشتی بچکۆلە بچکۆلە لەمانەیە دروزە بێ ئەمانە لە 40 ساڵەوە تێگەیشتی اینجا ئافرەتەکان تەکەویستی مەبایڕیان بۆ دروزە بێ ئافرەتە شیری نییە بیا بە مناڵەکە ئەمانە هەمووی اینجا تووڕابێ کەسەکە زۆر ئینفعالەکە تووڕابێ دۆشە تێگەڵاوگەوەجێ کەواتە پیا لە 96 زیاتر نەبێ ئافرەت لە 85 زیاتر نەبێ دکتۆر نیهات دواوتەی خۆل لە بەرنامەکەیە دواوتەی خۆ من دوو قسەم هەیە ئەڵێ ئەمە بێ خەڵک واز لە عادەت بێنێ عادەتی ئێستای سەیری بەڕاستی بێ خۆی بگونجێنێ لەگەڵ گیرفانە ئەوە زۆر گرنگە خۆ بگونجێنە لەگەڵ گیرفانە و مشاوەری عائیلی زۆر مهمە ئەبێ مەسئولیات دابش بکرێت مناڵ بزانێ مەسئولیات چییە بزانێ مەسئولیاتی مەصرف چییە دایک بزانێت باوک بزانێت نابێت هەموو شتەکان هەموو مەسئولیاتەکان باوکێک بەس لای خۆی کوی کاتەوە بڵێ من خۆ مەزانم مەسلحەتیەوە چێ چونکە ئەو مناڵانەش بێت تێبگەن ڕاست مەسلحەتەکە چییە بۆیە یعنی من هەر باسی ئەوم کردوتم ئەبێت هەفتانە بۆ نمونە بودجە بۆ مناڵ دیاریکرێ بۆی خۆی بزانێ کە مەصرف پارە نەما چی بکات چۆنە چەند خراپە پارە و پێ نەمێنێ لەبەرەوە ئەمە زەرورە بەڕاستی بۆ عائیلەکانی ئێستا دەست خۆش بخوا تابان خان دوا قسەی خۆت دو قسەم بۆ هەموو ئەو کابانە خۆشەویستانە و خاتونانەی کە لە ماڵەوەن و لە دەرەوە یا دایکمانەیە خوشکمانەیە پورمانە عنی ڕووی دەمم بە کۆی ئافرەت لەو ئافرەتە بەڕێزانەیە تخوا با ئیتر واز لە تەمەڵی بێنن یعنی بەس بابیر لەوەکەنەوە
هەرەگاتە ماڵتاقەتی چینە خێرابانی فاسفودێکەکە بۆ ماڵ و مناڵەکەی یان ڕۆتینیان بە برنج و فاسۆلیاوە گرتوێتی با بە خواردنە کوردەوارەکان زیینوکەرەوە ئەو خواردانە دۆینەیە ترخێنەیە ساوەرە نیسکێنەیە نۆکە ئەم شتانە ئامادەکە هەفتەی ڕۆژێک یعنی بە ئەمانە گرنگی پێبین ئەو لە لای خۆیەوە ئەو لە لای خۆیەوە کاتێکە زانی خواردنی تەندروست هەڵەبژێری و خواردنە کوردەوارەکان زیین و ئەەکەیتەوە و تخوا قەتیش گوێتان لەوە نەبێ ئەو شتە گرانە کوالێتەکەی بەرزە گرانە ئەمیان هەرزانە ئەی تۆ نازانی هەتا زەیتێکی بێ کوالێتی 4 دانە سەرفەکەی اینجا زەیتێکی لەم کوالێتی بەرزە سەرفەکەی یعنی ئەو شتانە حسابی بۆ بکرێ سەرنجام سفرەخوانێکی تەندروست پێشکەشەکرێت. دکتۆر کارزان جملە ویشە لە بەشداروان وەک تو قسەی خۆش لە کەمتر لە دقەیەەکە باسی ئیندۆمی کرد ئێستا ئیندۆمی مناڵ و کوڕە گەنجەکانی شوێر بوون گەورەکان ژنێکیان دایکی وا هەیە بۆی کە ژەمەکە بڕێکە ئادی بڕۆ کوڕم ئیندۆمی بێنە کچم ئیندۆمی بێنە یاڵا ژەمینی ڕۆپێ بڕەکەن ئیندۆمی خواردنێکی تەندروستە خواردێکی زۆر ناتەندروست خاستان هەرزانەکەی زۆر ناتەندروستە ئیندۆمی و هەندێک خواردنی تر پێویستی بەوە هەیە بەرنمەیەکی تایبەت دانیشین بۆ چونگێکم ئەو ئافرەتانەی کە مناڵەکان لە کۆڵخوایانەکەنەوە بە چیپس و بە ئەندۆمی و بە سپاگێتی و بە نازانم هەندێک نەستە لەو نەمنەمیاتی بۆکڕن نازانێ ئەمە تەدمیری تەندروستی مناڵەکەیەکە دوایی ئێستا لە ناو کوردەواری خۆمانە مناڵ تۆزێک بەلید بووە لە مەکتەب زیرەک نابێ ناحەقی نییە تۆ ئەندۆمی ئەیتێ چوار دەنگ خورمای نایەتێ ڕێک و پێک و خواردنێکی تەندروستی نایەتێ چۆن زۆر بەڕێز دکتۆر کارزان عومەر پسپۆری بایۆلۆژی سپاس بووی کە لەم بەرنمەیە ئامادەبووی لەگەڵمان زۆر بەڕێز دکتۆر نیات خالید پسپۆڕی ئابووری گشتی سپاس بووی کە جەنابیشت ئامادەبووی هەروەها زۆر بەڕێز خات و تابان حەسیب هەم شێف هەم خاوەنی چێشخانە یاخوا بەخێر بێ جەنابیشت ئەم ئازیز و خۆشەویستانش دووبارە بەخێر بێن سەرچاوەکانم خۆشەویستان بەم ئەندازەیەش هاتینە کۆتایی ئەم ئەڵقێ من هیچ ناڵم لەسەر بابەتی خۆراک ئەوەی پێویست بوو وترا تاڵقەیەکی نوێ لە بەرنامەی هەیوان هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ